سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چەواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێب و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لەگەڵ سەسیل جیا بووینەوە و ئەو ڕۆشت و منیش هەر لە ماڵی خۆمان بووم. بە دوای ئەم علم ئەلپاراسایکۆلۆژی و علومت تاقا زۆر گەڕام و بە دوای فتوای موسڵماناندا گەڕام کە زانایان چیان لەسەر وتووە. بە زانای سعودیە و ئەزهەر و زۆرێکی تر لە زانایانی جیهانی ئیسلامی هەمویان حرامیان کرد و هیچکام لە زاناکانم نەبینی حەڵاڵیان کردبێ بێزگە هەندێک بانخواز لە ناو هەمویاندا کە زۆر گرنگی پێدا بوو عەدنان ئیبراهیم نەبێ کە ئەی گونجێنێ لەگەڵ تەسەوف و هەندێک لە سۆفیەکان و ئەشعەری عەقیدەکان، ئەوانیش بە ئاسایی وەریان گرتووە. لە شێوەی بەشێک لە پاکردنەوەی ڕوح و هەندێک شوبهاندنی لەگەڵ زانای ئیسلامی ئیمامی غەزالی کە لە سەردەمی خۆیدا باسی کردووە. هەندێک کتێبم لە ئینتەرنێت پەیدا کرد و خەڵکێکیش کە دەچوون بۆ حەج و وڵاتانی عەرەبی داوای سەرچاوی ئەو باسم لێکردن کە بۆم بهێنن و کتێبی باشیان بۆ هێنام و ماوەیەکی زۆر لە ماڵەوە سەرقاڵ بووم بەو باس و خواستانەوە. زیاد لە 16 بۆ 22 کتێبم خوێندەوە لە ئینتەرنێت و لە بەرجەستەدا. ئەوانەی کە باسییان کردووە هەموویم تاقی کردەوە، ئەنجامەکەی سفر بوو. پرسیارم لە هەندێک مامۆستای زانکۆی سلێمانی و هەولێر کرد و تەنانەت لە زانکۆکانی تورکیا و لەندەن و بەگشتی زانکۆکانی جیهان. باسی ئەو وزە و توانایی کە باز دەکرێت لە زانستی پاراسایکۆلۆژی پرسییم. هەموو وتیان لە فیزیادا هیچ ڕاستیەکی نییە، وزە و هێزی شاراوە نییە و ئەوە کە زانست بڕوای پێیەتی شتی شاراوە نییە، بەڵکو هێزی تاقی کرا و بەرزەستەیە. شتێک نییە لە زانستی فیزیادا بە ناوی هێزی شاراوە. دوای ئەوە بۆم دەرکەوت کە بە ناوی زانست و زانیاریەوە سەر لە خەڵکی دەشێوێنن و هەمووی قسەی بەتاڵە و هیچ بنەمایەکی زانستی نییە و بە دروستکردنی زاراوەی زانستی دەیانەوێت خەڵکی لە خشتا بەرن. ئەوەی زانیم لەم پاراسایکۆلۆژیەدا تەنها فەلسەفەی کۆنی هیندۆسی و چینی و ئەو فەلسەفە کۆنە ئیلحادیە بێدینانەیە کە پێچراوەتەوە بە ناوی باق و بریقی ڕۆژئاوا کە پێی دەڵێن گەشە پێدانی مرۆیی و یۆگا و چارەسەری سروشتی بە بەرد و زۆرێک لە یاری وەرزشی بە ناوی گەشە سندنی لاشەی و چارەسەری نەخۆشی. و لە هەمووی سەیرتر ئەوەی بۆم دەرکەوت کە زانستێکی نوێیە جوولەکە دایمەزراندووە بە ناوی ئەلبەرمەجە اللوغەویە العەسەبیە کە بە ئینگلیزی بە کورتکراوی پێی دەوترێ NLP. لە ڕووی ناوەڕۆکەوە هەموو ئەم زانستەم خوێندەوە کە بەشێک بوو لە پاراسایکۆلۆژی. ئەم بە ناو زانستە چۆن پێچراوە بە پاراسایکۆلۆژیەوە کە ئێستا زۆر بڵاوە، تەنانەت پارەیەکی زۆر سرف دەکرێت بۆ بڵاوکردنەوەی. کە تەماشای مێژوەکەیم کرد هەمووی نزیکەی 45 ساڵە دامەزراوە لەلایەن دوو پزیشکی بەناوبانگی ئەمریکی کە زیاتر بەکار هاتووە بۆ چارەسەری نەخۆشی دەرونی. یەکەمیان ناوی ڕیچارد باندلەرە، ئەوەتریان ناوی جۆن جێندەرە. لە ساڵی 1973 دایان مەزراندووە کە بەشێک بێت لە چارەسەری دەرونی. دوای ئەوە لەلایەن دوو کەسی ترەوە بە ناوی نوعۆم چۆمیسکی و ئەلفرێد کوریزیسکی بە ڕەگەزی ئەمریکی و پۆڵندی بوون.
بەڵام هەردووکیان جوولەکەن کە پەرایاندا بەم بەناو زانستە. لە ساڵی 1993 کۆنگرەیەکی گەورەیان بۆ گر لە ئەمریکا و لە ساڵی 2003 بە فەرمی لە ئەمریکادا بە زانست ناسێنرا. ئەم کارە زۆر شتی سەیر و سەمەرەی تێدایە کە باسی ڕۆح و پەروەردەی ڕۆح و کاریگەری وشە دەکا. بەڵام لە ڕاستیدا ئەوەی بۆم دەرکەوت تەنها مامەڵەکردنی مادیانی مرۆڤ لەگەڵ مرۆڤدایە. ئەگەر زیاتر ڕۆبسێ لەو باسانەدا ئەوە بە دڵنیاییەوە دەتخاتە ناو سحر و کاریگەری جنۆکە و شەیتانەکان، چونکە وشەکان هەر پێناسەی مادی باس و بەناو زانستەکە دەکات و بەرنامەی وشەسازی لە ناو مێشک و کاریگەری عەقڵی مرۆڤدا. بە هەر حاڵ گەیشتمە ئەو قەنەعەتەی کە ئەمە تەنها باس و خواستێکی درۆ و دەلەسەیە و هیچ پەیوەندی بە زانستەوە نییە. پاراسایکۆلۆژی و ئەوانەی کە لەسەر ئەو هەژمار دەکرێن هەمووی زانستی باتڵە، هەرچەندە تا ئێستا وەکو زانست ئیعترافی پێ نەکراوە و خۆی لە چوارچێوەی شتی میتاڤیسکی و غەیبیاتدا دەبینێتەوە کە بە ناوی ڕێکی مایکرۆبایتیک و یۆگا و هەتا دوایی دەبینێتەوە. هەمووی پارە پەیداکردنە و هەڵخەڵەتاندنی خەڵکیە بە ناوی ڕاهێنەری جیهانی و کە هیچی لە هیچدانیە و هیچ پلەیەکی زانستی بڕوا پێکراوی نییە. پزیشک و ئوستازی بەناوبانگی چینی دوگیەس چینگ کە لێکۆڵەر و داشمەندا لە یەکێک لە زانکۆکانی ویلایەتی میجینگ پسپۆڕ و شارەزایە لە بواری زانستی دەروونناسی. ئەو دەڵێ ئەو کەسانی کە یۆگا دەکەن یاخود ڕێکی ئەو بەندایەتی و عیبادەت و توقوساتی ئاینی بتپەرستی تاویە دەیکەن بەبێ ئەوەی خۆیان بەخۆیان بزانن، تەنانەت وشەی تاو واتە وزە لە تاقەوە هاتووە یان چینەکان بە وزە دەڵێن چی، یابانیەکان دەڵێن کی، هیندیەکانش پێی دەڵێن برانە، فلیپین و ناوسەکانی تری سری لانکان ناویان ناوە بە مانا یاخود ماکرۆ. ناوی تری زۆرە کە هەمویان ئاماژەن بۆ هێزێکی مطلق لە گردووندا کە ئەو هێزە بە خودا ناو دەبن. لە زانستی نوێدا ئەم وشانە تەرجومە کراوە بۆ پاراسایکۆلۆژی یاخود عەرەب پێی دەڵێ زانستی ماوەڕە ئەنەفس. هەمووی بازدەوە دەکا کە لەو هێزەوە دڵخۆش بیت و دەوڵەمەند بیت و شیفا وەربگری وە خۆی متعال مامەڵی لەگەڵدا دەکرێت. کەواتە ئەمەش زۆرێکە لە شیرک و هاوبەشدانن. هەندێک لەوانەیە بڵێن خۆ ئێمەوە بیر ناکەینەوە بۆ کاری پۆزەتیفیش بەکاری دەهێنین و کارە نەرێنیەکانی بەکار ناهێنین، بەڵام لە کۆتاییدا هەمویان سەربەی قوتابخانەی فەلسەفی وەحدەت و وجودن. ئەم فەلسەفەی وەحدەت و وجودەش کوفرێکی سەریح و ئاشکرایە. پێی وایە مرۆڤ بەشێکە لە خوا و تەنانەت مشکیش هەر بەشێکە لە خوا و هەرسی دروستکراوەکانی خوایە بە هەمویانەوە خوا پێک دەهێنن و مرۆڤ لە کۆتاییدا دەتوانێت ئاوێتە بێ لەگەڵ خوددادا. ئیتر ئەم فەلسەفەیە ناتوانێت خودای پەروەردگار لە دروستکراوەکانی زیا بکاتەوە. کورت و پوخود هەمووی کوفرە و ئاینی هیندۆسی و چینیەکانە و لەگەڵ سحر و جادوودا تێکەڵ کراوە بۆ لە ناوبردنی ئاینی ئیسلام و سەرگەردانی خەڵکی بەگشتی. لە کۆتاییدا ئەوەم بۆ دەرکەوت کە زیاتر زلهێزەکانی جیهان وەک ڕووسیا و چین و فەڕەنسا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاشان ئیسرائیل زۆر گرنگیان پێیداوە. بەشێکی گەورە و بودجەیەکی فراوانیان داناوە لە ناو مخابەرەتەکانیاندا بۆ ئەم کارە و لە ناو کاری سیخوڕی و هەواڵگیریدا زیاتر پەرەی پێ ئەدرێ. لە دوای ئەوەی بەدوای ئەو زانیاریانەدا دەگەڕام و سەرقاڵ بووم پێوە ئاواتە خواز بووم یەکێک لە جەماعەت ببینم، بەڵام کەس دیار نەبوو. دەچوون بۆ کەناری دەریا یاخود بە تەنها دەچوون بۆ پیاسا بۆ دارستان و چیا و زۆر جێگای تریش، بەڵکو دەرکەون بەڵام هەر دەرناکەوتن. گومانی زۆرم بۆ دروست بوو لەسەر قسەکانی سەسی، بەڵام کە ئەنجامی ئەم قسانەشی مزانی بە ناوی پاراسایکۆلۆژیەوە هەمووی درۆ و چەواشەکاری بوو، زۆر گرنگ نەبوو بەلامەوە. بە کەشتی سەفەرم دەکرد بۆ شارێکی تر هەر لە وڵاتی نەرویزدا. لە ناو کەشتێکەدا شێخ بەرقانم بینی لە چێشخانەکە دانیشتە بوو نانی دەخوارد. بەرەو ڕووی ڕۆشتم بۆ ئەوەی قسەی لەگەڵ بکەم کە چوومە نزیکی ئەو نەبوو. کابرایەکی نەرویزی بوو کە بەو شێوەیە بەرەو ڕووی ڕۆشتم ترسا و وتی بە دوای کەسێکدا دەگەڕێ؟ ماکوان بەڵێ ببوورە ئیزعازم کردی نانیشت دەخوار لە هاوڕێیەکی من دەسی. هەستم کرد شێخ بەرقان ئاگادارم دەکاتەوە کە دەیەوێ بمبینێ، بەڵام لە کەشتی دابەزیم و کارەکەی خۆمەمم تەواو کرد و گەڕامەوە. شێخ بەرقان هەر نەبوو و هەر دەرنەکەوت، ماوەیەکی زۆریشە سەسیلش دەرناکەوێت و هەر ونن. لە دڵی خۆمدا دەموت بڵێ سەسیل ڕاست بکات و زانی بێتیان من زانیومە بۆیە ناوێرن خۆیان دەربخەن. چەند ڕۆژێکی مابوو بۆ ڕەمەزان، خەریکی خۆ ئامادەکردن بووم بۆ مانگی ڕەمەزان و وتنەوەی دەرس و دەور لەم مانگەدا. یەکەم شەوی ڕەمەزان دوای ئەوەی کە ڕاگەیەنرا کە بەیانی ڕەمەزانە
دەستم کرد بە نوێژی تەراویح و دوعای مانگی ڕەمەزانم خوێن. لە دوای تەواوبوونی نوێژی تەراویح لە مزگەوتەوە دەگەڕامەوە بۆ ماڵەوە. تەماشا دەکەم حەسقیل لەسەر سووسی کۆڵانێکدا وەستاوە. دەڵێت شێخ ماکوان ڕەمەزانت موبارەک بێ. ماکوان: کورە حەزەگیان ڕەمەزان موبارەک بێ لە تۆش. شەوال موبارەک و محەڕەمت موبارەک، هەرسی مانگە موبارەک بێ. ئەوە تۆ لەکوێ بووی؟ حەسقیل: وەڵا حەمە ماکوان، شێخ بەرقان وتی مەسن بۆ لای ماکوان تا ڕەمەزان. ماکوان: بۆچی تا ڕەمەزان؟ ئەمە چی ئەم فەلسەفەیە؟ ئەڵی خەڵکی سلێمانی کاریگەری لەسەر تۆش داناوە حەزەگیان وا بە من دەڵێ حەمە ماکوان. حەسقیل: سوێن بە خودا بیرم ئەکردی کە ئەم بینیت حەزم دەکرد بێم بۆلات، نشم دەوێرا قسەی شێخ بەرقان بشکێنم. ئەو وتی نەسن بۆ لای ماکوان چونکە ئێستا گومانی بۆ دروست بووە لەسەر قسەکانی سەسیل، وا دەزانێت کە ئێمە جاسووسین، بە ئەو گومانانە بە تەواوەتی نەمێنێ. ئەو منیش لە ڕەمەزاندا هاتم و سەسیلیش بەستراوەتەوە لە جێگایەکدان کە تا ئەم مانگە تەواو نەبێت بۆی نییە بێتە دەرەوە. بە نەیزەک و شیهاب خودای گەورە دەیان سوتێنێت، جا هەمویان کۆت و پەیوەندی خۆیان دەکەن تا ئەم مانگە تەواو دەبێت. دوایش جەماعەت دێن بۆلات. شێخش دەیوت با دەرسەکانی بگۆڕێ بۆ ڕەمەزان، شتێکی تر باس بکە. ماکوان: ئەی کەی دێن بۆلام؟ بۆ زانیاری قسەی سەسیل زۆر کاریگەری نەبوو. حەسقیل: وەڵڵاهی نازانم، ئەو لە دەست شێخ بەرقاندایە. شەو درەنگە بڕۆ ئیسراحەت بکە، بەیانی دەسیت بۆ کار، بەڵام قسە هەر کاریگەری هەیە. ماکوان بە پێکەنینەوە: حەزەگیان خۆشحاڵم، تخوا خیانەت و شتی وام لێ مەکەن، ئێوەم خۆش دەوێت و پێکەوە ڕەفیقین، با هەمیشە بینمان بمێنێ کە بۆ یادگاری خۆشە. بەڵکو خودای پەروەردگار لەبەر برایەتیمان لە قیامەت لە ژێر عەرشی خۆیدا کۆمان بکاتەوە وەکو برا. حەسقیلیش بە پێکەنینەوە وتی: لەخوا بترسە، ئیتەقی الله وە خۆت دەڵێ، دوو ئەوەندەی مخساری برام و منبیلی خوشکم لە دڵمدا خۆشەویستی. ماکوان: وەڵڵاهی حەزەگیان ئەمەش نوێ بوو، دوو ناوی خۆشن، مخسار و منبیل، خوا لێت نەسێنن ئەگەر ماون. حەسقین: ڕۆحی حەمە ماکوان، هەردووکیان ماون، منبیلی خوشکم ئەتناسێ. لەم ڕۆژانەدا لەگەڵ حەنانە گویان لە تۆ بوو کە دەفت لێ ئەدا و سرودت ئەوت بۆ ئانای کچت. مخساڕش هەر دەدناسێت و لەگەڵ خۆمانە و قوتابی شێخ بەرقانە. ماکوان: دەی باشە برا سڵاومان بگەێنە، ئەسەلام عەلەیکوم. حەسقین: وعەلەیکوم ئەسەلام. مانگی ڕەمەزان بۆ موسڵمان هەمیشە مانگێکی ئارام بەخش و پڕ و زەو چالاکیە، هەر لە نوێژ و ڕۆژوەوە بیگرا تا دەگاتە تەراویح و ویتر و شەو نوێژ. ئەو مانگی ڕەمەزانە زۆر خۆشحاڵ بووین، هەرچەندە هەموو ساڵەکانی مانگی ڕەمەزان هەر مای خۆشحاڵی بووە. ڕەمەزانی ساڵی 2016 بۆ من زۆر خۆش بوو، لە هەمووی خۆشتر زانستی نوێ و زانیاری نوێ بوو وەرم گر لەسەر ئەم ئاینە و ناساندنی کەسانی نوێ بوو بۆ من. لە شەوەکانی لەیلەتول قەدردا تا نوێژی بەیانی دەمامەوە لە مزگەوت، هەرچەندە بە هۆکاری ئەوەی کە ڕەمەزان دەکەوێتە هاوینەوە شەوانی کورد بوو، بەڵام هەر تام و چێژی تایبەتی هەبوو. زۆر شەو کاتژمێر 2:45 خولەک کە لە مزگەوت نوێژی بەیانیمان دەکرد، ڕاستەوخۆ بەرەو ماسی گرتن یاخود دەچوومە سەر دەریا، لەوێدا ئەو سوورەت و ئاەتانەی کە لەبەرم بوو دووبارەم دەکردەوە تا کاتژمێر 4 بۆ 5 بەیانی، و هەروەها بە تەنهاش دەگەڕام یاخود کتێبێکم دەبر بۆ خوێندنەوە. ئینجا دەهاتمەوە بۆ ماڵەوە تا ماندوو دەبووم. شەوی 23 ڕەمەزان بوو کە لە کەنارێکی دەریا دانیشتە بوون، بە دەنگی بەرز قورئانم دەخوێن. دەمە و بەیانیەکی زۆر ئارام و خۆش بوو، لە پڕ کۆمەڵی خەڵک لە دوورەوە لە پشمەوە دەرکەوتن و دەنگیان دەهات و منیش دەنگی خۆمم هێواش کردەوە. ئەوەندە گوێم پێ نەدان چونکە دوور بوون لە منەوە. ئەگەر بە پێ بەهات نایەتە لای من، بەلای کەمەوە 5 خولەک ڕێگا لە من دوور بوون، بەڵام کە سرم داخست و بەرزم کردەوە تەماشام کرد شێخ بەرقان و ڕاقی و حەسقیل و کۆمەڵێکی تر لەگەڵ شێخ بەرقاندا لە پشمەوە وەستان. سڵاویان کرد و منیش وەڵامم دانەوە. بە پێکەنینەوە وتم: ئەوە کوێ ڕاگەیشتنە لام؟ ماشەئەڵڵا دڵی زنۆکەن. شێخ بەرقانیش وتی: دەنگ و باسە لەگەڵ ڕەمەزاندا چۆنە؟ ماندوو دەبیت یاخود نا؟ ماکوان: ماندوو دەبین، بەڵام کاریگەریەکی ئەو تۆی نییە شێخ گیان. شێخ بەرقان: ئەی ماڵتان ئاوا بێ ڕۆژوو نابێ لە پێوەری خۆی دەرچێ، ئێوە جاری وا هەیە 19 بۆ 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن، پێوەری ڕۆژوو ئاستەمە لە 16 کاتژمێر دەربچێ. ماکوان: وەڵڵا یا شێخ فتوایەکی وا دراوە کە گوایە لەگەڵ سعودیادا بشکێنرێ، بەڵام وا بزانم ئەو فتوایە دەقیق نییە،
و لێرە لەلایەن زۆربەی مزگەوتەکان و ڕێکخراوە ئیسلامیەکانەوە ڕەتدراونەتەوە بەڵگەشیان لاوازە. شێخ بەرقان: نا ئاگام لەو فتوایەش هەیە، مەبەسم ئەوە نییە، ئەوە بە دڵنیاییەوە جائز نییە، بەڵام مەبەسم ئەوەیە کە هەندێک گۆڕانکاری لە کاتەکاندا بکرێ، چونکە ئەو کاتانەی کە خودای گەورە دایناوە مەبەست تەنها پێی پێوەرە. سوبحان الله، موسڵمان ئێستا وای لێ هاتووە مانگ و ڕۆژیش دەپەرستێت. ئەو قیاسە بۆ سەردەمی خۆی بووە کە پێوەری کاژمێریان بۆ دیاری نەکراوە. ئێستا کاژمێر هەیە بۆ پێوەرە نایکەن. لەسەر فەرمودەی پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ کە لە باسی دەجال لی دەپرسن ڕۆژی یەکەمی بە ساڵێک دەڕوا، هاوەڵان ڕەزامەندی خودایان لێبێ فەرمویان ئەی نوێر چۆن بکەین ئەو کاتە؟ فەرمووی کاتی بۆ دیاری بکەن، ئەوەش باشترین بەڵگەیە کە بتوانرێت لەم وڵاتە ئەسکەندە نافیانەدا کات دیاری بکرێ. ماکوان: آخر ئەوە کاری یەک کەس نییە، ئەوە ئیشی مفتی و مزگەوتەکانی ئەوروپایە. من تەداخل ناکەم لەو باسانەدا و لەگەڵ لیژنەی فتوای ئەوروپادا دەڕۆم، جێگای متمانەی منن. تۆ وازەوە بهێنە پێم بڵێ جیاوازی ئێوەی جنۆکە لەگەڵ جنۆکەکانی تردا چییە و ئەوان چۆن لەم مانگەدا ئەبەسترێنەوە و ئێوەش ئازادن. ئەم باسە زۆر بۆ من گرینگە، هەرچەندە دەچێتە باسی غیبیاتەوە، ئەگەر تاوانبار دەبم ئاساییە باسی مەکە. شێخ بەرقان: نا تاوانبار نابیت و ئاساییە، چونکە ئەوە زانستە و دەتوانم من ئیستیهادی خۆمت پێ بڵم. ئەوەی بڕوای پێکرد وەریگرێ، ئەوەیشی بڕوای پێ نەبوو ئازادە. ماکوان: بە دڵنیاییەوە شێخە گیان، من بە هەند وەری دەگرم و پێدەچێت لە داهاتووشدا بڵاوی بکەمەوە. شێخ بەرقان: ماڵی تۆ نەشێوێت و ئاوەدان بێ. لە کتێبەکەدا زۆربەی جنۆکەکان هاوکاری دەکەن ناوت ناوە مەملەکەتی شەیتان، ئەی بۆ ناوینانی مەملەکەتی پەریەکان یان جنۆکەکان. ماکوان: وەڵڵاهی یا شێخ ناوەکەی زۆر سەرنجڕاکێش بوو، هەرچەندە خۆشت دەزانی سەرەتا من لەگەڵ شەیتانەکان کەوتمە قسە. خوای گەورە ڕەحمی بە من کرد، ئێوە هاتنە ناوەوە. ئەم ناوەش زۆر زەرێری لێداوم، تەنانە لە کوردستان ڕێگەیان نەئەدا چاپی بکەم، دەیانوت مەبەستت یەکێتی و پارتیە، ئەوەش دەچێتە ناوزڕاندن و قسەی ناشرین و تەشهیر. وتم بیخوێننەوە ئینجا لیژنەکەتان قسەی لەسەر بکە. شێخ بەرقان: بۆ نەیان خوێندبووەوە؟ ماکوان: نەوەڵا هەر لەسەر بنەمای بەرگی کتێبەکە ڕەفزیان دابوومێ. تاسوم قسەم لەگەڵ کتێبخانەی گشتی کرد لە سلێمانی و لەگەڵ بەڕێوبەری گشتی کتێبخانەکە کە ناوی کاگ ئالان بوو، کوڕێکی بەڕێز بوو، زوو هات بەدەنگمەوە. باش بوو ئەو موافقەکەی بۆ کردم، دیار بوو ئیحراز بوو لە مۆزەفەکانیشی. شێخ بەرقان: کاگ ماکوان، بۆ پرسیارەکەت دەمەوێت ڕاستیەک هەیە بیزانی. قورئان هێز و توانا و وزەیە، کەم لە موسڵمانان ئەقلیان بەوە دەشکێ کە قورئان وزەیە. خوای گەورە کە تەحەدای بێدین و خوانەناس و قوڕەیش و هەموو ڕۆشنبیرە جیهانیەکان دەکات بە قورئان، دەفەرموێ سوورەتێکیان دە سوورەت بهێنن، خۆ بە تەنها سوورەتی کەوثەر 3 ئایەتە. شاعیر هەبوو لەو سەردەمەشدا دەیتوانی چەندێڕێک بهێنێتەوە بڵێ منیش قورئانم نووسی، یاخود موسەیلەمەی درۆزن قورئانی دانا لەسەر وەزن و فەعیلی قورئان، بەڵام ئایا کەس وەک قورئان وەریگرت و وتیان ئەمە هاوشێوەی قورئانە؟ ماکوان: بە دڵنیاییەوە نەخێر. شێخ بەرقان: قورئانیش وایە وەک نمونەی کەسێکی پەیکەرتاژ یان شێوەکار وایە پەیکەرێکی جوانی مرۆڤ دروست بکە، بەڵام ئایا دەتوانێت ڕۆح بکا بە بەریدا؟ بە دڵنیاییەوە خۆت دەفەرموویت نەخێر. قورئانیش لەو توخمەیە و کەلامی خوایە و پاشان وزە و هێزی تایبەتی هەیە. لە قورئانیشدا خوای پەروەردگار بە ئاشکرا بۆی باس کردوین کە خاوەنی ڕوحێکی تایبەتە، هەر پیت و وشێک لەو قورئانەدا وزە بەخشە، گوێگرەکەی و خوێنەرەکەی بە وزەیە بەهێز دەبێ. خوای گەورە لە سوورەتی شوڕادا دەفەرموێ: واتە ئابە و شێوەیە کە دەیزانی ئەی موحەممەد درودی خودای لەسەر بێ، ئێمە قورئانمان بۆ ڕەوانە کردی لەلایەن خۆمانەوە کە ژیان بەخشە و وزەی هێزی هەیە بە ڕۆح و گیان و عەقڵ. تۆ نەدەزانی قورئان چییە و ئیمان چییە، بەڵام ئێمە ئەم قورئانەمان کردە ڕووناکی و نورێک کە هیدایەت و ڕوێنمێنی هەر کەس کە بمانەوێت لە بەندەکانمانی پێدەکەین، ئەوانەی دڵی بۆ دەکەنەوە و بە چاکی گوێی بۆ دەگرن. بێگومان تۆ ئەی پێغەمبەر ڕێنیشان دەریت و ڕێنموێنی دەکەی بۆ ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروست. ماکوان: مەبەست لە وزە و هێزە چییە؟ مەبەستە تاقی فیزیاییە کە وجودی هەبێت لەم گەردون و کەونەی ئێمەدا؟ شێخ بەرقان: بەڵێ بە دڵنیاییەوە مەبەستم هێز و وزەیەکی تایبەتە لە ناو قورئاندا کە کاریگەری لەسەر مرۆڤ و لەسەر ئێمەی جنۆکەش هەیە. ئەوەش بزانە ئێمە زووتر هەست بە کاریگەریەکەی دەکەین تا ئێوەی مرۆڤ.
ماکوان بە زات و سیفەتی خوا ئەوەی باسی دەکەی هیچی لێ تێناگەم وەکو ئەو وایە گوێزم بۆ بژمێری. شێخ بەرقان گوێزکە و دڵ و سینەی موسڵمان دەتوانێ وەری بگرێ. ئەو هێز و وزەیە ڕاستەوخۆ خوای پەروەردگار سەرپەرشتی دەکا و لە نێوانی ئیمان و بێ ئیمانیدا پەردەیەک دروست دەبێ و خودای پەروەردگار خۆی ئەو هێزە دەبەخشێت و لە ئیمانی کەسێکەوە بۆ کەسێکی تریش جیاوازترە تا ئیمانت بەهێز بێت ئەو وزەیە بەهێزتر دەبێت لە مرۆڤەکەدا یاخود جنۆکەکەدا. ماکوان واتە چۆن؟ هیچ تێناگەم ئەمەی باسی دەکەی بەڵگەی لەسەرەوە قورئان یاخود سونەت؟ شێخ بەرقان بەڵێ بە دڵنیاییەوە، بەڵام پێش ئەوەی بەڵگەکە باز بکەم چەند جار گوێت لێ بووە کە باسییان کردووە وتویانە لە شێخ سوفیانی سەوری دەفەرموێ بەلامەوە سەیرە موسڵمان بە بەرد بڵێ ببە بە ئاو نەبێت بە ئاو. ئەو هێزەی کە سوفیانی سەوری باسی دەکات ڕەحمەتی خوای لێبێ ئەوە ئەو تاقە و ئیمانەیە یاخود کەسێکی وەک شوێن کەوتوان وەکو ئەبوو موسلیم خولانی فڕیاندایە ناو ئاگر خوای گەورە نەیسووتان تەنانەت پێغەمبەر درودی خودای لەسەر بێ نەیدی بوو لە هاوڵانیش هەژمار ناکرێ. ئەوە هێز و وزە و تاقی ئیمانیە و پاشان هەزارەها پیاو چاک و ئیماندار خودای گەورە ئەو هێزەی پێبەخشی بوون. ئاەتەکەش وەکو بەڵگەی وایە خودای پەروەردگار لە سوورەتی ئیسرادا دەفەرمێ واتە هەر کاتێ قورئان دەخوێنی ئێمە بربەستێکی نادیار و شاراوە و هێزێکی نادیار دەخەینە نێوان تۆ ئەوانەی کە باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە چونکە سوودی لێ وەرناگرن چونکە مەبەستیان نییە تێبگەن ئێمەش پەردە دەنین بەسەر دڵیاندا تا هەر تێ نەگەن و گوێشیان سەنگین دەکەین جا کاتێک لە قورئاندا تەنها ناوی پەروەردگارت دەبەی و باسی بت و بەرنامەیان ناکەی پێش هەڵدەکەن و ڕوو وەردەگێڕن و بێزاری دەردەبڕن و دەڕۆن کەواتە خودای گەورە ئەو کەسانەی کە بڕوایان بە قیامەت و خودا و ڕۆژی زیندوو بوونەوە نییە خۆی پەروەردگار ناهێڵێ سوود وەربگرن لە موزە و هێزە. ماکوان باشە بەڵگەکان ڕاستە بەڵام چۆن هەست بە بەرجەستە بوونی بکەم یاخود ئەگەر لای ئێوەی جن وایە بۆچی جنەکان خێرا ئیمان ناهێنن؟ شێخ بەرقان خۆی پەروەردگار لە سوورەتی ئەعرافدا دەفەرمێت واتە ئەی موحەممەد درودی خودای لەسەر بێ هەواڵی ئەو کەسیان بەسەردا بخوێنەرەوە کە فەرمانەکانی خۆمانمان پێبەخشی بوو کەسی ئەویش خۆی لێ داماڵی و خۆی لێ دوورە پەرێزگر ئەو سائیتر شەیتان شوێنی کەوت و دایە پێش و چووە ڕیزی سەر لێ شێواوانەوە ئەزانی ئەو داماڵین و نەسخە چییە؟ ماکوان ئەوە مەبەست ئیمانە. شێخ بەرقان نا ئیمان جیاوازە خۆی پەروەردگار باسی ئیمان بە ئاشکرا دەکا بەڵام ئەو هێز و توانایی کە لێی دادەماڵێت دەتوانین ناوی بنین هێز و وزەی هیدایەتی ئیسلامی چونکە ئەگەر لەو هێز و توانایەتدا نەبڕایە شوێن شەیتان نەدەکەوت تێگەیشتی یاخود نا. ماکوان باشە ئەو هێزە چۆن هەستی پێ بکەم؟ ئەتوانم هەستی پێ بکەم یاخود نا؟ شێخ بەرقان ئەی چۆن ناتوانی؟ هەموو کات دەتوانیت و باش هەستشی پێ دەکەی ئەوەی هەستی پێناکە ئەو کەسانن کە دوورن لە دین تا نزیکتر بی لە ئیمان ئەوەندە زیاتر هەست بەو هێز و توانایە دەکەی. هەروەک پێشتر وتم لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ لە جنۆکەیەکەوە بۆ جنۆکەیەکی تریش دەگۆڕێ ئەوە تەنها پەیوەندی بە تەقوا و زیاد و کەمی ئیمانەوە هەیە. دڵنیام تۆ زۆر باش هەستی پێ دەکەی بەڵام تا ئێستا لە زانستەکەت نەکۆڵیوەتەوە. ئەو کەسەش تەنها لە کاتی خوێندنی قورئاندا ئەو هێزەی دەست دەکەوێت و دەبێ ستونیش وەستا بێ کە وەکو نوێژ ڕۆ و قیبلەت دەوەستی هێزەکە لە تەوقی سەرتەوە دەچێتە ناو گیانت تا ئەو کاتەی کە لە ستونی چەمیتەوە بەرەو ڕکوع و سوزدا لەو کاتەدا ئیتر قورئان خوێندن نامێنێ هێزەکەش نامێنێ چونکە وزەکە لە تەوقی سەرەوە دەچێتە ناو لاشەی مرۆڤەوە. ئەگەر جوانتر بۆ شی بکەمەوە تەوقی سەری مرۆڤ وەک پۆپنەی کەڵەشێر خاوەنی ڕادارە وەری دەگرێت ئەو هێزە کە چەمیەوە ڕادارەکە وەری ناگرێ. ئەگەر تەماشای ئەو ئاەتە بکەی کە پێشتر باسم کرد لە سوورەتی ئەعرافدا بە جوانی دەردەکەوێت کە ئەو وزە و تاقەیە نەما هەمیشە هەڵدەلەرزێت هەناسە بڕکەی پێدەکەوێت و هیچ ئەرزشی نییە بە ئاەتەکەوە خۆی بڵێن کە دەفەرمێ واتە خۆ ئەگەر بماویستایە ئەوە بەو ئاەت و فەرمانانە بەرزمان دەکردەوە بەڵام ئەو خۆی چەسپان بە زەویەوە و دەستی کرد بە دنیا پەرستی و شوێنی ئارەزووی خۆی کەوت. جا نمونەی ئەو جۆرە کەسانە وەکو نمونەی سەگ وایە ئەگەر دەری بکەیت و پیایدا هەڵبشاخەی هەناسە بڕکێتی زمانی دەردەکێشێت یاخود ئەگەر وازی لێ بهێنی ئەوە هەر هەناسە بڕکێتی. ئەوە نمونەی ئەو کەسانەیە کە ئاەتەکانی ئێمەیان بە درۆزانیوە و بڕوایان پێی نەبووە
کەوا بۆ ئەم جۆرە بەسەر هاتانە بگێڕەوە بۆ ئەوەی دابسەڵکێن و بیر بکەنەوە. ماکوان بەڵێ تا ڕادەیەک بڕوام هەیە، بەڵام ڕاو بۆ چوونەکانە سەیرن و قابلی وەرگرتنیشن. شێخ بەرقان ماکوانگیان دەزانی بۆچی قورئان بە شەودا دابەزیوە؟ ماکوان ناوەڵا جا بە شەویش دابەزیوە؟ شێخ بەرقان ئەی چۆن ئەی خودای پەروەردگار دەفەرموێ لە شەوی قەدردا دامان بەزاندووە یان لە سوورەتی دوخاندا هاتووە. واتە ئێمە لە شەوێکی بەفەڕ و پیرۆزدا کە شەوی قەدرە نردومانەتە خوارەوە. بەڕاستی ئێمە بێدارکەرەوەین، خەڵکی بە ئاگا دەهێنین و هۆشیاریان دەکەینەوە. ماکوان ڕاستە ببوورە بیرم نەمابوو. شێخ بەرقان خۆ من دەزانم دەیزانی، بەڵام تۆ کە ئێمە دەبینی زۆر شتت بیر دەسێتەوە، ئەوەش پەیوەندی هەیە بە خۆتەوە. ماکوان زۆر بە دوای زانستەوەی ئەوەندەت لە مێشکدایە وەک شەپۆلی دەریا مل ئەدا، بۆیە وا مەکە فریای دەکەوی بە پشتیوانی خودا، چونکە زۆر گەڕان بە دوای شتێکدا و ئەگەر خۆت کۆنەکەیتەوە لەگەڵیدا لە ناوت دەبا. ئێمە تازە لەگەڵ تاین و براو کەس و پشتیوانتین بە ئیزنی خودا، مەگەر ڕۆژی خۆت تەواو ببێ. دەنا هەرگیز بە پشتیوانی خودا ناهێڵین هیچ کام لە شەیتانی ئینسوزن زەفەرت پێبرن، وەگوتم مەگەر قەدەری خودای گەورە قەدەرتی تەواو کردبێ. ماکوان خودای گەورە پاداشتی خێرتان بداتەوە، ئەوە لە ساکەی خۆتانە. خوای گەورە هەموو لایەک مەحفوظ بکە. بەس حکمت چییە کە قورئان بە شەو هاتوۆتە خوارەوە؟ شێخ بەرقان لەبەر ئەوەی ئەو مادەی هێز و توانایە لە قورئاندا بۆ مرۆڤ لە شەودا زیاتر کاریگەری دەبێت و کار دەکا. ماکوان باشە ئەو هێزە بۆ خۆی چییە و چاکە و سوودی چییە؟ شێخ بەرقان ئاسوودەییە، ئارامیە، هەتا ئەو وزەیە زیاد بێ فریشتی زیاتر لەگەڵتدا دەبێت. وەک عەرزم کردی ئەو هێزە بە شەودا زیاتر کار دەکات. ئەگەر بڵێم بە ڕۆژدا کاریگەریەکی ئەو توی نییە، تەماشای سوورەتی قەدر بکە. شەوێکمان هەیە بە ناوی شەوی قەدرە، بەڵام ڕۆژی قەدرمان نییە. ئەم شەوەی شەوی ئاسایش و ئاشتی و هێمنیە کە فریشتەکان دادەبەزن، لەگەڵ ئەوەشدا کە خەتی ڕۆشنایی بەرەبەیان دەردەکەوێ، ئەو فریشتانە وردە وردە دەگەڕێنەوە بۆ جێگای خۆیان، چونکە خودی شەویش بۆ خۆی مادەیە و مادەیەکی زۆر گرنگە و پێداویستیە بۆ لاشەی مرۆڤ. ئاەتەکەش دەفەرموێ واتە لەو شەوەدا فریشتەکان کە جوبرائیلیشیان لەگەڵدایە دادەبەزن لەسەر ڕوخسەت و مۆڵەتی پەروەردگاریان. زۆرەها فەرمان و کار بە تایبەت بۆ سەردانی خودا پەرستان، بۆ سەردانی مزگەوتەکان و بۆ گوێگرتن لە قورئان و هەتا دوایش. ئەو شەوە سەلام و ئاسوودەی و ئاشتی و ئاسایش و ڕەحمەت و میهرەبانیە، هەتا کاتی بەرەبەیان. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت فەرموویەتی واتە ئەوەی لەیلەتول قەدر بەخوا پەرستی و یادی خودا بباتە سەر بە ئیمان و باوەڕی دامەزراو بە تەمابوونی پاداشت و ڕەحمەتیشەوە، خوای گەورە لە هەموو گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت. هەروەها ئەم فەرموودەیەش بوخاری موسلیم ڕیوایەتیان کردووە. کاک ماکوان شتێکە فێر دەکەم کە لە ژیانتدا سوودی زۆری لێوەربگری، خەڵکیش سوودی لێوەربگرێ. دانیشتەکەمان لەگەڵ جەنابی شێخ بەرقان بەردەوام بوو تا هاتە سەر باسی ئەوەی وتی کە دەمەوێت شتێکە فێر بکەم زۆر سوودی لێ دەبینی. ماکوان ئەو شتە چییە شێخە گیان؟ شێخ بەرقان ئەو هێزەی پێزیاد دەکەی لە ژیانی خۆتدا ئەگەر زۆر بیڵیتەوە، ئەویش زیکری لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ئەو هێزە پێدەبەخشێت کە پێشتر لە خزمەتتاندا باسم کرد. وا نەزانی ئەو هێزە تەنها مەبەست پێی شتێکی سادەیە. خودای پەروەردگار لە سوورەتی کەهەفدا بە ئاشکرا باسی دەکا کە خۆی خاوەنی ئەو هێزەیە و دەیبەخشێت و وەریشی دەگرێتەوە لە کەسبوونی ئیماندا یاخود کوفورکردندا. لە باسی چیرۆکی دوو هاوڕێکە کە یەکێکیان خاوەنی باخ و باخاتە و دەوڵەمەندە کە دەفەرمێت واتە دەبووە کاتێک چوویتە ناو باخەکەوە بدوتایە ماشە ئەڵڵا ئەم هەموو ناز و نیعمەتە بەخششی خودایە. بڕوا ناکەم کە هیچ هێز و پشتیوانی و هێزی ئەو خوایە بە تایبەت کاتێک کە من دەبینی ماڵ و سامان و نەوەم لە تۆ کەمترە. ماکوان ڕاست دەفەرمی، بەڵام شێخ گیان لەوە تێناگەم کە شەیتانەکان دەزانن قورئان ئەو کاریگەری هەیە. باشە ئەی بۆچی شەیتانن؟ بە کورتی مەبەستم ئەوەیە ئەو جنۆکانی تر هەر لە جنسی ئێوەن، کەسی ئەوان ڕادەکەن کاتێک باسی قورئان دەکرێت. ئێوەش دەست ئەدەن لە قورئان و لە بەرتانە و دەستنە مزگەوتیش. سرم لەمە دەرناسێت و حکمەتەکەشی نازانم. شێخ بەرقان سیستەمی ژیانی ئێمە و ئێوە لە یەکەوە نزیکە لە بواری کوفر و ئیماندا. منیش ئەگەر بپرسم بۆچی کەسێکی بێدین ئیمان ناهێنێ،
سەرڕای ئەو هەموو ئیعزازی قورئانە و باسی زانست و ئەو ڕووداوانەی کە لە مێژوودا ڕوویداوە و لە قورئان و ئیسلامیشدا باس کراوە. ماکوان آخر ئەوانەی ئێمە کە بێدین دەبن هەریەکە هەنجەتێکی هەیە. بۆ نمونە یەکێک دەڵێ ئێوە تەفسیری خۆتانی بۆ دەکەن، کەسێکی تریش دەڵێ پێش محەممەد باس کراوە، کەسێکی تریش دەڵێ محەممەد لە شارستانێتەکانی ترەوە وەریگرتووە، هەندێکی تریش دەڵێن قورئان هیچی ڕاست نییە. شێخ بەرقان ئەی کامیان ڕاستە؟ ماکوان هیچیان، هەمووی لە جاهیلی و بێمێشکی خۆیانەوە قسە وەرناگرن، بەڵام کاریگەری شتێکی وایان لەسەر نییە کە وەک ئەوەی ڕەمەزان نەتوانن بێن بەلای موسڵماندا و ببەسترێنەوە. مەبەستەکەی من ئەوەیە ئەو جنۆکانە کە دەزانن قورئان ئاوا کاریگەری لەسەریان هەیە ئیتر بۆچی موسڵمان نابن؟ شێخ بەرقان ئەگەر تەماشایەکی هەردوو لا بکەی هەر وەکو یەکە، ئەوانەی ئێوە هەنجەتی زۆر بێمانە دەهێننەوە، ئەوانەی ئێمە جاهیلێتیان هەیە و جاهیلێتەکەشیان گەیشتۆتە ئەو پەڕی. دڵی ئێمەی جنۆکە وەک ئێوەی مرۆڤ نییە کە نیەتی تێدا بێ یا خود خوێن بەرێت و خوێن بهێنێ. دڵی ئێمە وزەیەکی بارگاوی دەهێنێت و دەبا تا ئەم لاشە ناسک و شەفافەمان زیاتر کار بکە بۆ کوێ بمانەوێت لە کەمترین کاتدا بڕۆین. تەنها مێشکی بیرکردنەوەمان هەیە، بیرکردنەوەش لای ئێمە زۆر لاوازە. ئەو جنۆکانەی کە دەگەنە ئاسی بیرکردنەوەی باش ڕاستەوخۆ موسڵمان دەبن، یان بەداخەوە ئاینەکانی تر هەڵدەبژێرن و دژی موسڵمانەکانیش دەوەستنەوە. زۆرترین جنۆکە ئێستا جوولەکەن، واتە سەر بە ئاینی یەهودیەکانن، ئەوەش هەر کاری شەیتانە. هەنجەتەکانی شەیتان بۆ ئەوانەی کە مەسیح و جوولەکەن بریتیە لەوەی کە موسڵمانەکان زۆر پیسن و خۆتانیان لێ بە دوور بگرن. لەو مانگەدا تەنانەت خۆتان ببەستنەوە بۆ ئەوی پیسایی ئەوانتان بەرنەکەوێ، یان دەڵێن ئەوە گەورەی عەرشی ئیبلیس یاخود عەزازیلە بەسەریانەوە کە دووریان دەخاتەوە لە موسڵمانان بۆ ئەوی لەو مانگەدا تووشی ناڕەحەتی نەبن و زۆر هەڵخەڵەتاندنی تر، یان پێیان دەڵێن لەو مانگەدا بۆیە دوور دەخرێنەوە ئەو بەندایەتی کردنە بۆ ئیبلیس. خۆ کۆمەڵەکەی ئیبلیس بۆ زیاتر بڕوایان بە جنۆکەکانی خۆیان هێناوە، دەڵێن بڕۆن بۆ لای خەڵکی تر ئاساییە بەس تەنها بەرامبەر بە موسڵمان بەگەشتی بەسراونەتەوە. ئاگادار بە ماکوان زۆرێکش لە زانایان دەڵێن تەنها مەبەست لە زۆری ئەفریتەکانە، دەنا هەموو شەیتانەکان ناگرێتەوە. هەندێکی تر لە زانایان دەڵێن تەنها خودی ئیبلیسە، بەڵام بە دڵنیاییەوە لە مانگی ڕەمەزاندا کە موسڵمانان بەگشتی بە ڕۆژون و پارێزراون لە جنۆکەی بێدین، هەندێکی تریان باش دەزانن خودای پەروەردگار حەق و ڕاستە، بەڵام لەگەڵ ئەوەشدا سەربازێکی مخلیسی ئیبلیسن. ماکوان چۆن شتی وا دەبێ دەزانن کە خودای پەروەردگار ڕاستە و هەیە و بڕواشی پێ ناکەن لە کاتێکدا دەزانن دەستنەوە بەردەستی ئەو زاتە پیرۆزە؟ شێخ بەرقان دەتوانم بڵێم هەندێکیان بە تەواوەتی دەیزانن، بەڵام سروشتی خودی ئیبلیسیان وەرگرتووە. ماکوان چۆن شتی وا دەبێ؟ ئەگەر بتوانی بۆم شی بکەیتەوە سوپاست دەکەم. شێخ بەرقان پێم وا بێ ئەو چیرۆکە لای ئێمە و ئێوەش تا ڕادەیەک زانراوە لە بەشی یەکەمی مەملەکەتی شەیتاندا باست کردووە. ماکوان نازانم باسی چی دەکەی؟ شێخ بەرقان پێش ئەوەی ئێوەی مرۆڤ لەسەر زەوی بن ئێمەی جنۆکە بوونمان هەبووە، هەموو چاوەڕێ بووین کە ئاوەدانی زەوی و خلافەتەکەی بکەوێتە دەست ئێمەی جنۆکە. پێشمان وابوو لە هەموو دروستکراوەکان باشترین، واشمان پێی دەبر کە مادام ئیبلیس بەرز کراوەتەوە بۆ پلەی فریشتا ئەوە پێدەسێت جنۆکە بگاتە پلەی ئەوان و بەرزتریش، بەڵام کە خودای گەورە خلافەتەکەی دایە ئادەم و کتێبی بۆ نارد و پێغەمبەری ئێمەش هەر لە ئێوە بوو، هەندێک لە شەیتانە لوودبەرزەکان ئەو ڕەوشیان پێ قبوڵ نەکرا. وێ لەو کاتەوە تا ئێستا ئیبلیس کار بۆ ئەو دەکا کە مرۆڤایەتی لەناو بەرێ و خۆی لە جێگایەکدا حکوم بکات و دەوری خودا ببینێ لەسەر زەوی. ئاواتی ئەوەیە مرۆڤ لەناو بەرێت و کافر و بێدینیان بکە، مەرەزنیە بە دوای مردنیاندا بگەڕێ، بۆ ئەو تەنها ئەوە بەسا کە خوانە پەرستن و شیرک دروست بکەن، هەموو شتێک بکەن تەنها خەڵکی ئیسلام نەبێت. ماکوان واتە ئەو جنۆکانش هەمویان دەزانن وایە؟ شێخ بەرقان بەڵێ بەداخەوە زۆربیان دەزانن و زۆرێکشان هەڵخەڵەتێنراون. بۆ نمونە ئیبلیس ئەوانشی سەرگەردان کردووە بەوەی کە لە کۆتاییدا تەوبە دەکات و خودای گەورە لی خۆش دەبێ، بەڵکو دەڵێت ئەوەی کە موسڵمانان و ئیسلام دەیڵێن ڕاست نییە، ئەوە هێز و قودرەتی خوایە کە دراوە بە من، زۆر هەنجەت و شوبوهات و گومان و شتی تریش بڵاو دەکاتەوە. ماکوان ئەی باشە هەر ئاوا دەمێننەوە؟ شێخ بەرقان بە دڵنیاییەوە نەخێر، وا نامێننەوە، زۆریان موسڵمان دەبن، بەڵام هەندێک لەوانە شەیتان بە خودا دەزانن، هەز دەکەن کە ئەو خودای ئەم گردونەیە،
شەیتان لاسای خوا دەکاتەوە پەنا دەگرم بە ذاتی پەروەردگاری حەق. ماکوان واتە چۆن لاسایی دەکاتەوە؟ شێخ بەرقان ئەزانی شەیتان داوای چی لە خودا کرد؟ ماکوان بەڵێ بێگومان مانەوەیە تا ڕۆژی قیامەت. شێخ بەرقان بەڵام خوا بە قسەی نەکرد و هێشتیەوە تا ڕۆژی نادیار. هەندێک داوای تریشی لەکرد ئەوانشی بە قسە نەکرد، لە بەرامبەریدا خوای گەورە شتی زۆری پێبەخشی. ماکوان وەکو چی شتێک؟ شێخ بەرقان ئەو داوایانە بریتی بوون لە یەکەم کە بەشدار بێ لە سەروەت و سامان و ماڵ و منداڵی مرۆڤدا خوای گەورە پێی بەخشی. ماکوان چۆن شتی وا دەبێ؟ شێخ بەرقان ئەزانی کە زوو شت لە بیر دەسێتەوە مامۆستا ماکوان، با چیرۆکەکەت بۆ باز بکەمەوە لە سوورەتی ئیسرادا چەند ئاەتێکە ئەوەی کە من دەیڵێم بەڵگی قورئانە. ماکوان ئادەی ڕەحمەتی خوا لێبێ بەڵگەکان باز بکە. شێخ بەرقان خوای پەروەردگار لە سوورەتی ئیسرادا دەفەرمێت واتە بیریان بهێنرەوە کاتێک بە فریشتەکان ماوت ئادەی سوژدە برن بۆ ئادەم، هەمویان سوژدەیان برد جگە لە ئیبلیس، کەوتی ئایا سوژدە برن بۆ ئەو کەسەی کە لەگەڵ و خاک دروستت کردووە؟ شەیتان بێشەرمانەوتی ئەمەیە کە لە من ڕێزدارترە؟ خۆ ئەگەر بمهێڵی تا ڕۆژی قیامەت شەر بێ هەموو نەوەکانی گومڕا و سەرگەردان بکەم جگە لە کەمێکیان کە دەسەڵاتم بە سەریاندا نییە. خوای گەورەش فەرمووی بڕۆ ئەوەی شوێنی تۆ بکەوێ ئەوە دۆزەخ پاداشتی هەمووتانە، بێگومان پاداشتێکی مسۆگەرە و جێگەی هەمووتانی تیا دەبێتەوە. خوای پەروەردگار فەرمووی بڕۆ چیت لە دەست دێ درێغی مەکە، هەر کەس کە توانیت لەو بەدبەختانە بە بانکردن و هاندانیان بۆ تاوانکردن پاڵیان پێوە بنێ، بەهۆی لەشکری سوارە و پیادی خۆتەوە هێرشیان بۆ بەرە و هاوبەشیان بکات لە ماڵ و سامان و منداڵ و نەوەیاندا، ئەوەندە بڵێن و ئومێدیان بدرێت کە سەریان لێ بشێوێ. بەڵام بەڵێن و هاندانی شەیتان جگە لە فریودان و فێڵکردن و ساختە هیچ شتێکی تر نییە. بەڕاستی بەندەکانی من ئەی شەیتانی نەفرەت لێکراو هیچ دەسەڵاتی تۆیان لەسەر نابێ و هەوڵ و کۆششی تۆ کاریان لێ ناکا و پەروەردگاری تۆ ئەی ئیماندار بەسە بۆ پارێزگاری و پاراستنت. ماکوان وایە ئەی دووەم شت چییە؟ شێخ بەرقان دووەم داوای کرد کە لە ناو ماڵی موسڵماناندا بژی. خوای گەورە فەرمووی تەنها لە حەمام و توالێتەکاندا دەتوانی ژیان بەریتە سەر. پێغەمبەرش درودی خودای لەسەر بێ فێری کردین لە کاتی چوونە توالێت و حەمامدا بڵین اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث، ولا كاتي هاتنا درومان دا بلين غفرانك. ماکوان سێم چی بوو؟ شێخ بەرقان داوای کرد کە ببێتە خاوەنی مزگەوت یاخود جێگای بەندایەتی وەک ئەوەی خوددا دەیبەخشێتە موسڵمانن. پەروەردگاریش بازاڕی کردا جێگای بەندایەتی شەیتانەکان، هەر بۆیە خوددا دەفەرموێ باشترین جێگا لە سەرزەویدا مزگەوتە و خراپترینش لە سەرزەویدا بازاڕە. ماکوان ئەی چوارەم چییە؟ شێخ بەرقان داوای کرد لە خودای گەورە کە قورئانێکی بداتێ واتا ببێتە خاوەنی کتێب. خودای گەورە شعر و هۆنراوەی داوەتێ. ماکوان زاخۆ منی شعر دەنووسم واتە شەیتانم؟ شێخ بەرقان نامەبەستەکە ئەو کەسانن کە شعر بە خراپ بەکار دەهێنن بۆ مەرامی سەر لێ شێواندن. خوای گەورە لە قورئاندا باسی دەکا بۆمان لە سوورەتی شوعەڕادا. واتە ئایا پێتان بڵێم کە شەیتانەکان دادەبزنە سەر کێ؟ دادەبەزنە سەر کەسانێکی بوختانسی و تاوانبار و گوناهکار، واتە جادوگەران. جادوگەرانیش گوێ بۆ شەیتانەکان دەگرن و زۆر بەشیان درۆزن. سەرگردان و سەر لێ شێواوەکانیش شوێنی شاعیران دەکەون. ئایا نابینی کە ئەوانە لە هەموو دۆڵێکدا سەر هەڵدەدەن و لە هەموو شتێک دەدوێن؟ ئەوانە شتێک دەڵێن و بەکردەوە نایکەن، کردار و گفتاریان دوورە لە یەکەوە. جگە لەوانەیان کە باوەڕیان هێناوە و کار و کردەوەی چاک ئەنجام دەدەن و یادی خوددا زۆر دەکەن و بەو توانایی کە هەیەە پشتیوانی لە ئیمانداران دەکەن کاتێک کە ستەمێکیان لێ بکرێ. سەر ئەنجام ئەوانەی ستەمکارن دەزانن کە چۆن ژێر و ژوور دەبن و تیا دەچن. ماکوان تێگەیشتم ئەوە ڕوونە ئەی خاڵی پێنجەمی هەیە؟ شێخ بەرقان بەڵێ زیاتریشی هەیە. ئیبلیس داوای کرد کە خودای گەورە بانگی پێ ببەخشێ، خوای گەورەش مۆسیقای پێبەخشی. شەشەم ئیبلیسی مەلعون داوای ئارامی بە زیکری کرد، خوای گەورە سەرخۆشی پێبەخشی. حەوتەم داوای هاوکاری کرد لە خەڵکی، خودای گەورەش هەرچی فاسق و فازر و نەکبەتە کردیە هاوکاری ئەو. هەشتەم داوای برای لە خودای پەروەردگار کرد، خودای گەورەش ئەو کەسانەی کردە برای کە زێدە مەسرف دەکەن و دەستی پێوە ناگرن و گوێ نادەنە هیچ شتێک
لە قورئاندا بە موبەثیر ناسراون. نۆیەم داوای لە خودای گەورە کرد کە ئەو ئێوە ببینێت بەڵام ئێوەی مرۆڤ ئەو نەبینن. خودای گەورە داواکەی جێبەجێ کرد. خودای گەورەش لە سوورەتی ئەعرافدا باسی کردووە بۆمان و دەفەرموێ واتە ئەینەوەی ئادەم شەیتان ئێوەش لە خشتە نەبە هەروەک باوکو دایکتانی لە خشتە بردو لە بەهەشتا بە دەرکردنیدان لە کاتێکدا دەستی کرد بە داماڵینی پۆشاکەکانیان تا عەورەتیان پیشانی یەکتر بدا. بێگومان شەیتان و دار و دەستەکەی ئێوە دەبینن لە شوێنێکدایە کە دنیایە ئێوە ئەوان نابینن. زا دڵنیابن کە ئێمە شەیتانەکانمان کردووە بە یار و یاوەری ئەوانەی کە باوەڕ ناهێنن. دەیەم داوای کرد کە بەناو خوێن و دەمار و لاشە و کون و کە لەبەری مرۆڤدا بڕوات و بگەڕێ. خوای پەروەردگار هەمووی پێبەخشی لە فەرموودەیەکدا کە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت دەفەرموێ ئەنە الشەیطانە یەجری من ابن ئادەمە مەجرە دەمی في العروق فضیقوا مسالکها بالجوع. ئەمە ئەو خاڵانە بوو کە ئیبلیس داوای کرد و دەیەوێ بەمانە دەوری خودا ببینێ عەرشی خۆشی لەسەر ئاو داناوە. ماکوان ڕاستە یا شێخ بارەکە الله فیکم ئەزانی من ماندوم ئەوە خۆر بەسەرمەوە گەرمە و دەبێ بڕۆم ئیسراحەت بکەم و کاری تریشم زۆرە. شێخ بەرقان پێدەسێت دوای جەژن سەسیل بێتەوە بۆلات بەڵام هەوڵ بدا لی تووڕە مەبە لەوانەیە لەسەر دەستی تۆ خودا هیدایەتی بدا. ماکوان هیچت بیستووە یا شێخ؟ شێخ بەرقان وا هەز دەکەم کە کاریگەری تۆی زۆر لەسرە بەڵام دەترسێ پێشی ماوتووە کە دەی پارێزین بە ئیزنی خۆی متعال. بیرم چوو پێت بڵێم دیارەکم بۆ داناویت بڕۆ بیهێنە بەڵام تا ڕۆژی جەژن نەسیر بۆ ئەو جێگایە یەکەم ڕۆژی جەژن مافی خۆتە. ماکوان باشە یا شێخ گیان بارەکە الله فیکم ناو جێگا و شوێنەکەی پێوتم سرم دانەوان بۆ کاژمێرەکەی دەستم سرم بەرز کردەوە کەس دیار نەماب. لە دوای ئەوەی هەموو لایەک ڕۆشن و بە تەنها مامەوە زۆر ماندوو بووم لە کەناری دەریاکە هەستم بە ماندوو بوون دەکرد بۆیە گەڕامەوە ماڵەوە خەوتم تا کاتی نوێژی نیوەڕۆ بەڵام مەراقم بوو بزانم ئەو دیاریە چییە کە شێخ بەرقان بووی بەجێهێشتم. پەیمانیشی لێوەرگرتم کە تا ڕۆژی جەژن بە هیچ شێوەیەک نەچم بەلایدا جەژنیش زۆری نەماوە تا ڕۆژی جەژن نەڕۆشتم بەلایدا بەڵام دوای نوێژی جەژن بەرەو ئەو جێگایە چووم کە شێخ بەرقان بووی باس کردبووم. جێگاکەش ئەو شوێنە بوو کە کاتی خۆی لەگەڵ سەسیلدا یەکتریمان ناسی بەلامەوە سیر بوو. بیرم لەوە دەکردەوە کە بۆچی ئەو جێگایی هەڵبژاردووە. چوومە تەنیش سیانزەیەمیندار لە ڕێگاکەوە کە بژاردم ئەو ناونیشانە بوو کە دابووی پێم لە تەنیش دارەکەوە سەن بەردێک دانرابوو لە ژێر بەردەکاندا نووسینێک دانرابوو بە زمانی عەرەبی و بە شێوەی خەتی کوفی نووسرا بوو. خوێندمەوە هیچ مانایەکی نادا. بەو ڕێگایی کە هاتبووم گەڕامەوە بۆ ماڵەوە. کاتێک بەرەو ماڵ دەڕۆشتم لە ڕێگادا سەسیل پەیدا بوو. بە پێکەنینەوەتم چیە ناشێت موسڵمان بوو بی وا ئاگاد لە نهێنیەکانی شێخ بەرقانە. سەسیل نا بەس ئەوەی کە بەرقان نووسیەتی بانکردنی ئێمەیە بۆ لای تۆ هەر کات تۆ بتەوێ بەو نووسینە بانگمان دەکەی. ماکۆن وەڵاهی نەمزانی بوو کە ئێستا لە زیاتی قۆریەکی عەلادین لە ڕێگای نووسینەوە دیەوە کە بانگ بکەم بۆ لای خۆم. سەسیل ئەوە باسی سی دەکەی لێت تێ ناگەم. ماکوان ئەڵێم هەر ئەم درۆیە مابوو بیکەی ئەوە پێت ڕائەبوێرم ئەزانم قسەکانت هەمووی درۆیە پێش ئەوەی وا هەز بکەی کە من بڕوات پێ دەکەم ئەمەوێ قەشمەریت پێ بکەم. باشە ناتوانانی لە ژیانتدا یەک کاژمێر ڕازگۆبی تەنها یەک کاژمێر. سەسیل بۆچیم کردووە من؟ ماکوان زاسی ماوە نەیکەی. سەسیل ماکوان کاری من تەواو بوو لەگەڵ تۆ بەداخەوە هیچم بۆ نەکرا بەڵام ئاگاداری خۆت بە زنێکی ترت بۆ ئامادەکراوە زۆر بێڕەحمە ئامادەی تێدایە بۆ سەرکەوتنی مەرامی خۆی لە گروپی ئێمەدا هەرچی شتە دەیکا. ماکوان هەروەک تۆ خراپەکاری پێدەکرێت یا خودنا من خۆم هەیە ئێوەش ئیبلیستان هەیە جا بزانین کێ بەهێزە و کێ براوە دەبێ. سەسیل ڕاستە زۆر ماندوم کردووی بەڵام من دەستم نەبردووە بۆ هەندێک شت و تۆش چاک منت ماندوو ڕیسوا کردووە. قەڕینی هەر کەس بوو بم ئەوەی ویستومە وام لێ کردووە و ڕێکم خستووە بۆ ناو گروپ و کارەکانی خۆمان. ماکوان ئەی بۆ ناڵێی بۆ خوانە ناسی و سحر و جادو ئەی باشە تۆ لە قیامەت ناترسی لە خۆی پەروەردگار ناترسی تۆ کار بۆ کێ دەکەی ئەوە تا کە سەرکەوتوو نەبوویت و ڕسوا بووی بەڵام خۆی پەروەردگار هەرگیز داوای ئەنجام لە ئێمەی ئیماندار و مرۆڤ و جنۆکە ناکە بەڵکو داوای کردارمان لێ دەکا. تۆ ئەو هەموو کردارت کرد گەورە و ئاغاکانت داوای ئەنجامت لێ دەکەن ئەوە تا ئەنجامت نەداوە و ڕسوات دەکەن. هەی ڕسوە
تۆ دەزانی خواکەی من دروستکەری تۆ ئیبلیس و گەورەکانی تۆشە بۆ خۆ دەخەیتە ئاگرێکەوە بە هەتایی کە نە ساڵێکە و نە 10 ساڵە و نە ملیۆنێک ساڵ بەڵکو ئەبەدی و هەتاییە. سەسیل مەم ترسێنە ماکوان، ئەو خوایە هیچ دەسەڵاتی بەسەر ئێمەدا نییە. ماکوان دەی ئەگەر ڕاست دەکەی بڕۆ بۆ ئاسمان وەک پێش هاتنی پێغمبەری خودا درودی خودای لەسەر بێ، هەواڵی مەلائیکەتەکان بهێنە، بزانە خواکەی من لە یەک چرکە ساددا چۆن بە شیهاب و نەیزەک لە ناو دەبا. ئەو بەڵگە نییە بەسەرتانەوە؟ ئەی ئەوە بەڵگە نییە بەسەرتەوە کە قورئانی خودای پەروەردگار دەخوێنم خێرا زیڕە دەکەیت و دەڕۆی؟ دەبوو ئێوەی جنۆکە بە زووترین کات بڕواتان بهێنایە. بەڵگەیەکی تر دەبوو بتزانی بە ئەو هەموو هەوڵی کە داوتە لەگەڵ مندا هیچت پێ نەکرا. ئەی ناپرسی کێ هاوکار و یارمەتی دەری من بووە؟ خوداکەی من خواکانی تۆی سووک و ڕسوا کردووە، ئەوە تا تۆش لەگەڵیاندا ڕسوا بووی. سەسیل چۆن دەی سەلمێنی خواکەی تۆ لە خواکەی من دەسەڵاتدارترە؟ ئەوە تا هەزاران خەڵکی وەک ئێوە لە بەردەستی ئێمەدا کار دەکەن، کار بۆ پاشای گەورەی ئێمە دەکەن، بەندایەتیشی بۆ دەکەن. ماکوان زۆر بە سادەی وەڵامەکەی ئەوەیە کە وەکو تۆوان، تۆ ئەگەر عاقڵ بیت چۆن شتێک دەپەرستی لە زنسی خۆتە، هەر وەکو خۆتیشە، پێداویستیشی هەیە، کاری بۆ ناکەی سووک و ڕسوات دەکا، پاشان لەگەڵ تۆدا لە ژیانە. سەسیل یەک چارەک بیر بکەرەوە لەو ژیان و ڕەوشەی توی تێدای، بڕۆ بۆ لای شێخ بەرقان بزانە هاوکاریت بکە. سەسیل زۆر بێزار بووم لە خۆم و لە تۆ و لەم ژیانش. ماکوان زا من بڵێم چی تۆ شەڕ بە من دەفرۆشی، ئەگەر موسڵمان بوویت پەیمان ئەدەم گردنت ئازاد دەکەم، بەڵام یەک کارت پێدەستپێرم بۆم بکە. سەسیل چییە ئەو کارە؟ ماکوان تۆ زارێ موسڵمان بە، ئەو کات پێت دەڵێم. سەسیل با بیرێکی لێ بکەمەوە، بەڵام دڵنیا بە ئەو نووسینەی شێخ بەرقان مانای ئەوەیە هەر کاتویست قسە لەگەڵ جنۆکە بکەی ئێمە بانگ دەکەی. ئەوەندەم زانی سەسیل دیار نەما و ڕۆیشت، گەڕامەوە بەرەو ماڵ. نووسینەکەم پێما بوو، وتم تۆ بڵێ سەسیل ڕاست بکە، هاتمەوە دەرەوە جارێکی تر خوێنمەوە. سەسیلیش هاتەوە بۆ لام. سەسیل چیت دەوێت ماکوان؟ ماکوان وەڵا سەسیل ئەمە ڕێک لە دیەوەکەی عەلاءەدین دەچێت، تۆ ئەو فلیمە نەدیوە؟ سەسیل ناباسەکە چییە؟ ماکوان کەسێکە بە ناوی عەلاءەدین قۆریەکی شکاو ئەدۆزێتەوە دەستی لێ ئەدا و دێوێک دێتە دەرەوە کە بە قەدەر تۆ ناشرینە، هەرچی بڵێ بۆی دەکا. ئەڵێم ئەم قەشمەریەی تۆش لەوە دەچێت، ئەوە من دەبینیت و دەزانیت کە بەرقان ئەمەی داوە بۆ من، بۆیە تۆش دەردەکەوی. سەسیل لەوانەیە ئەوە کرابێ بە چیرۆکێکی ئەفسانەی و باس کرابێ، بەڵام لەوانەیە کەسێکی تر وەکو تۆ ئەو توانای هەبێت و کەسانی وەکو شێخ بەرقان هاوکاری کردبێتن و هەر وەک تۆش نووسەر بوو بێت و ئەو چیرۆکیان نووسی بێتەوە. ماکوان ڕاستە چیرۆکە، دەڵێن خەیاڵیە و لە بەغداد یان لە دەوروبەری سووریا و حەلەب ڕووی داوە، ئەم باسەیان گێڕاوەتەوە. دوایش مستەشریقێکی فەڕەنسی کردێتێ چیرۆک و لە کتێبی ئەلف لەیلە و لەیلەدا نووسیوێتەوە بە ناوی ئەنتۆنی جالان. ئەشێ شتێکی ناو خەڵکی بیست بێت و ئەویش نووسی بێتەوە. باشە من دەتوانم بەس تۆ بانگ بکەم یان جنۆکەکانی تریش؟ سەسیل نادەتوانی هەر کەست بوێ بانگی بکەی لە جنەکان، بەس ناوی من بڵێ. ماکوان ئێخۆ ناوی تۆم نەوتۆ چۆن هاتی؟ سەسیل با شێخ بەرقان ناوی منی نووسیوە، بۆ نمونە کە بانگم دەکەی یەکسەر دێمەلات. ماکوان دەی باشە ناوی تۆ لەم نووسینەدا کامەیە؟ من سەسیل نابینم. سەسیل ئەوە تا ئەو ناوی کە نووسراوە، ززارمان ئەوە ناوی منە. ماکوان ئەمە شتێکی نوێ بوو، باشە ئێستا ئەمە بخوێنم و لە زیاتی ناوی ززارمان، ناوی ڕاقییان حەسقیلیان بەرقان بهێنم دێن بۆ لام؟ سەسیل بەڵێ بە دڵنیاییەوە. ماکوان نەڕۆی بزانم ڕاست دەکەی یاخودنا، بزانم کاکە حەسقیلی برام بانگ دەکەم. سەسیل دەی فەرموو بانگی کە. ئەم جارەیان کە خوێنمەوە لە زیاتی ناوی ئەو وتم حەسقیل، چەند هەناسەیەکی نەبەر بینیم حەسقیل پەیدا بوو. حەسقیل شێخ ماکوان ئەسەلام عەلەیکوم. ماکوان وعەلەیکوم ئەسەلام وەڕەحمەت اللهی وەبەرەکاتو. وەڵڵاهی حەزەی برام یەکەم جارە سەسیل قسەیەکی ڕاست بکە، بەڕاستی شێخ بەرقان دیارەیەکی نازداری بە من داوە. حەسقیلیش ڕووی کردە سەسیل و بە زمانە قسەیان ئەکرد کە خوای گەورە ئاگادارە لە زمانی زەردەواڵە دەچوو، هەمووی زوو بوو، هەرگیزیان دەهات. ئەوەندە زمانەکە ناخۆش بوو. وتم کاکە بیکەن بە خاتری خوا هیچ تێناگەم، ئەم بزوو زووبە چییە؟ حەسقیل وەڵا پێم وت ببە بە موسڵمان، ئیتر بەسە خراپەکاری تۆ هەموو شتێکت بۆ ڕوون بۆتەوە. بۆ زانیاریت سەسیل بە هۆکاری ئەوەی نەیتوانیوە سەرکەوتوو بێت
دەربەدەر کراوە و بۆی نییە بڕواتەوە زێد و جێگا و مەڵبەندی خۆی. ماکوان بەڵێ بۆی باس کردم، منیش عەرزم کرد عەبدوڕەحمانی حەسقیلی برام، بەڵام نازانم لە چی دەترسێ. حەسقیل لە ویستانە دەترسێ. ماکوان ویستانە کێیە حەزەی برام؟ سەسیل خۆشەویست و هەموو کەسی منە، هەر لەبەر ئەویشە دەربەدەر بووم بۆ ئەوەی ئەوم بدەنێ، هەرچیان بوێ بۆیان دەکەم، بەڵام تۆیاندایە دەستم لە ڕێگەی ساحیرێکەوە کە تۆ تەنزیم بکەم، بەڵام خۆم ڕسوا بووم و دەرکرام و ویستانشم لە دەست دەرسوو. ماکوان ئەویش تۆی خۆش دەوێ؟ سەسیل بەڵێ زۆریش. ماکوان دەی بیڕفێنە و بیبە بۆ لای حەسقیل و شێخ بەرقان و جەماعەتەکەی. حەسقیل ئاخر ئەو کچی شاهی ئەوانە، باوکی ناوی شا ڕەوخە، کار بۆ گروپی ساحیرانی دژی ئیسلامەتی دەکەن، ئەوەی خواناس و مسلمان و دیندار بێ کاریان لەسەر دەکەن بۆ شێواندنی خوایان و ئاینەکەشیان. ماکوان جا ئەگەر کچێک بەم شێوەیە بێت و باوکشی بەو شێوەیە بێ ئیتر بۆ چێتی؟ بیرم چوو سەسیل خۆی هەر لەوانە، وتم ئاخۆ عاشقی چ شیرین و لەیلێک بووە. حەسقیل مارەی لای ئێمە کارکردنە، بەڵکو پەلەبەندی و زانست و کارکردن و ئازایەتیە، جوانی ڕوخسار لە ناو ئێمەی زندان نییە، لای ئێمە جنۆکە عاشقبوونی هۆکارە نەک ڕوخسار. ماکوان وەڵڵاهی حەزەی برام لای ئێوە زۆر مهمترە، بەداخەوە لای ئێمە تەنها ڕوخسارە. حەسقیل و سەسیل دەستیان کرد بە قسەکردن، وتم با شێخ بەرقان بانگ بکەم بزانم دێت یاخودنە، بەڵکو قسەیەکی خێری تێدا بکە. دەستم کرد بە خوێندنەوەی خەت و خوتوتەکە و ئەوەندەم زانی شێخ بەرقان هات. لە دڵی خۆمدا وتم بەخوا قۆرێکی عەلاءەدینیش ناگاتە ئەم نووسینە. لەگەڵ خوێندنەوەی ئەو باسی کە شێخ بەرقان بە دیاری دابوویمێ لە شێوەی نووسینی زمانی قەرەز دەچوو. کاتێک دەم خوێن یەک سەسیل و حەسقیل و شێخ بەرقان ئامادە بوون. شێخ بەرقان ماکوان ئەوە خێرەوە بانگمان دەکەی؟ ماکوان شێخی برام ئەم نووسینەی زەنابت بۆ من زۆر گرینگە، کە دەی خوێنمەوە ئێوە دێن، من زۆرم پێخۆشە، بۆیە حەزم کرد تەشریف بهێنی، ئەوە سەسیلیشی لێ، بەڵکو تۆزێ قسەی خێری لەگەڵدا بکەین. شێخ بەرقان جا پێش ئەوەی تۆ بانگمان بکەی هەمومان بەیەکەوە بووین، ئەوە هاتینە لای تۆ. ماکوان بەڕاست ئەی چییە بۆ من تێناگەێنن؟ شێخ بەرقان چی تێبگەێنین؟ تۆ محوەرێکی لە محوەرە گرنگەکانی ژیانی سەسیل. ماکوان من تێناگەم باسی چی دەکەن، من چی بکەم و محوەری منیش چییە؟ سەسیل و حەسقیل نزیک بوونەوە لە من. شێخ بەرقان بە سەسیلی وت هەوڵ بدە لە دنیای سحر و جاد و شەیتانەکان وەرە دەرەوە، لەگەڵ خۆماندا بە و ماکوانیش دوعای خێرت بۆ دەکا. ماکوانیش وتی جا وەک ئەوەی کە دەفەرموون ئەگەر بێت و سەسیل مسلمان بێ ئیتر برامانە و چی بوێت و ئەوەی لە توانای مندا بێ بۆی دەکەم. سەسیل ئەتوانیت بەیەکەوە تەمسیلیەک بکەین و سیناریۆیەک دابڕێژن بۆ ئەوەی نەجاتم بێ لەو کۆمەڵە خراپەکارە و ڕزگار بم و لەبیر بکرێم و کۆتای بە ناڕەحەتی ژیانم بێ. ماکوان ئەوەی تۆ بەسرت هێناوم کەس بەسەر منی نەهێناوە. ماکوان ئەگەر مسلمان بیت هاوکاری تەواوەتی دەکەم، بەڵام بە مەرجێک شێخ بەرقان ڕێنماییمان بکە، ئەگەر ناخۆشی تووشی خەڵکی بکەی دڵنیا بە خودای گەورە تووشت دەکاتەوە. خودای پەروەردگار لە سوورەتی ئالی عومراندا دەفەرموێ واتە ئەگەر زام و سەختی و ناخۆشیەک تووشی ئێوە هاتووە، ئەو خەڵکەش تووشی هەمان زام و سەختی و ناخۆشی هاتوون، ئێمە ئەو ڕۆژە دەگێڕین بەناو خەڵکیدا تا لە جیهانی واقعیشدا ئەوانەی باوەڕیان هێناوە خودا دەریان بخە و هەندێک قوربانی و شەهیدیشان لێ وەرگرێ. بێگومان خودای گەورە ستەمکارانی خۆش ناوێ. کە ئاەتەکەم خوێن سەسیل دەستی کرد بە گریان، هەستم دەکرد دەلەرزی، وتی باشە من مسلمان دەبم و مسلمانیش بووم لەسەر دەستی شێخ بەرقان. با ماکوانیش بزانێت لە پێش ئێمە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. کە ئەو شایەتومانی هێنا خەریک بوو باوەشی پێدا بکەم. شێخ بەرقان وتی نەکەی ئەوە لە ئێمەیە نەک ئێوە، ئەگەر باوەشی پێدا بکەی ئەی کوژیت. ماکوانیش دەڵێ منیش لە خۆشیدا سرودێکم وت، هۆنراوەکە دوور و درێژە، بیلال و عەبدوڵڵای کوڕی ڕەواحە و هاوڵەکان ڕەزامەندی خودایان لێبێت بۆ پێغەمبەر درودی خودای لەسەر بێت و تویانە. حەسقیل دەگریا و ئەوەندەم زانی حەنانە و ڕاقی ئامادە بوون. ڕاقیش گوێم لێبوو بە شێخ بەرقانی وت هەر بۆیە ناومان ناوە ماکوان. دوای سۆنی و ساکی لەگەڵ حەنانە و ڕاقی وتم چیتان ناوە ماکوان؟ ڕاقی منداڵێکمان بووە ناومان ناوە ماکوان. ماکوانش دەڵێ ئەوەی تر پێکەنیم
واتە لە ناو جنۆکەشدا ماکوان ناو دروست بوو و بوونی هەیە؟ ڕاقی بەڵێ منداڵەکەی خۆمە من بە ناوی تۆوە ناوناوە. ماکوان تەمەن درێژ بێت و خوای گەورە ساغ و سەلامەتی بکا برا ڕاقی. سەسیل ماکوان هاوکاریم دەکەی؟ ماکوان کوورە لە خزمەت تام سەلەگیان نەک هاوکاری خۆم فیدای موسڵمانان و دینەکەیان دەکەم. چیت دەوێ بیکەین؟ شێخ بەرقان پێش ئەوەی هەرچیەک بکەن هەوڵ بدەن مبارەک بن. ماکوان چی بین؟ شێخ بەرقان مبارەک. ماکوان مبارەک بوون واتای چییە؟ شێخ بەرقان خوای گەورە لە قورئاندا مبارەکی ناو بردووە بە واتای خزمەتکردن و هاوکاریکردنی یەکتر. وشەی مبارەک ئەگەر بە هەر کەسەوە نرا پێویستە خزمەتی خەڵک و چواردەوری بکە. داواکردنی مبارەکیش تەنها بۆ پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت جائیزە کە وەک دوعا بکرێت و تەنها پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ پلە و پای پێبەرز دەبێتەوە. باقی مبارەک بوون بەدەست مرۆڤ خۆیەتی هەرچی هاوکاری خەڵکی بکە مبارەک دەبێ. ماکوان جا ئەم قسەی جەنابت یا شێخ لەسەر چ بنەما و بەڵگەیەک دادەمەزرێ؟ شێخ بەرقان بە بەڵگەی ئاەت کە خودای پەروەردگار دەفەرمێ بەرامبەر عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لێبێ. واتە وە منی مبارەک و پیرۆز کردووە لە هەر کوێدا بم لێرەدا بەواتەی سوود بە خەڵکی دەگەێنم بەوەی کە فێریان دەکەم لە بەندایەتی و ئامۆژگاری کردوم کە نوێژەکانم ئەنجام بدەم و لە زەکات دانیشدا درێغی نەکەم هەتا لە ژیاندا هەموو ئەمانەی باسمان کرد فێرکاریە و پێغەمبەران بۆیە مبارەکن چونکە هاوکار و سوود بە خەڵکی دەگەێن. خوای گەورە بە کەعبەش دەفەرموێ پیرۆز و مبارەک. واتە بەڕاستی یەکەم خانە و ماڵ و منزڵگایە کە بۆ خەڵکی دانرا لەسەر زەوی بۆ خواپەرستی ئەوەیە کە لە مەککەدایە کە هیدایەت و ڕێنموێنی بەخشە بۆ هەموو خەڵکی جیهان کەواتە لە کەعبەشدا سوود هەیە کە تاوان و هەڵی مرۆڤ پاک دەبێتەوە. مرۆڤ کە دەچێتە حەج و عومرە سوودە کە بە مرۆڤ دەگا هەر لەبەر ئەوەیە ئەگەر بێت و هاوکاری هەر کەس بکەی ئیتر مبارەکیت و خودای گەورە هاوکاریت دەکا و سەسیلیش لە ئێستادا پێویستی بە تۆیە. ماکوان باشە بە خۆشحاڵیە و لە خزمەتیاین چی دەوێت و چی بۆ بکەم چیم پێدەکرێ؟ سەسیل ئەوەی من دەمەوێت تەنها ئەوەندەیە کە دەڵێم ماکوانم هێناوەتە ناو گروپەکەی خۆمانەوە جا ئەو کاتە دوو ئامانز دەپێکین. یەکەمیان ئەوەیە کە نەجاتت دەبێت لە شەڕی ویرسان کە برای ویستانە من خۆشم دەوێت ئەو زۆر بێدینە و توانایەکی باشی هەیە لە ئازاردانی خەڵکیدا نامەوێت بە هیچ شێوەیەک لێت نزیک ببێتەوە. دووەمیش ئەوەیە کە پەیوەندی بکەیتەوە بە شێخ شاهینەوە داوای لێبوردنی لێ بکەیت و یەکتر ببینینەوە بۆ ئەوەی بسیتە ژێر ڕکێفی ئەو. ماکوان ئەی ڕێگا چارەی تر نییە بێزگە ئەم ڕێگا چارەیە؟ سەسیل ئەوە لای من هەیە ئەگەر تۆ فکرێکی باشترت لایە بیڵێ. ماکوان ئەگەر دەزانن ئەو ویرسانە ئەوەندە نالەبارە و ئازاری خەڵکی ئەدات ئەوە ئەیکوژین و لە ناوی دەبین ئەو فیتنەیە با خەڵکیش دە شەڕی پارێزراو بێ. شێخ شاهینیش دابنێن بۆ خۆم بۆ حەوت پشتی ئاقڵی دەکەم. شێخ بەرقان آخر کوشتنی ویرسان هەروە ئاسان نییە پێدەچێ هەوڵ درابێت بۆ کوشتنی بەڵام سەرکەوتو نەبوو ئەویش توانای هەیە. ماکوان واتە هیچ سارێکی تر نییە بێزگەلەوە من ئەو سەریم لا دیار نییە نازانم چی لێدێ. سەسیل ئەو سەری ئاسانە دوای ئەوە کە تۆ هاتیتە ناوەوە و ئەوە بڵاو کرایەوە و خۆشن ناسان بە شاهین ئەوە دڵنیا بە چاوت لەسەر نامێنێ و منیش ڕای دەگەێنم کە بەردەوامی لە کاری سحر و جادوو. ماکوان ئەی کە دوای زانیان من وان نیم دیسانە و ئازاردانی من دەست پێ دەکاتەوە ئەوەی ئێوە باسی دەکەن شتێکی کاتیە کێ ناڵێت هەر لە ئێستادا ئێمە ئاشکرا نەبووینە لای ئەوان بۆیە من دەڵێم بیر لە ڕێگا چارەیەکی تر بکەینەوە. آخر خۆ من ناتوانم سحر بکەم خۆ ناتوانم کاری حرام بکەم ئەوە کوفرە چۆن بە گاڵتەشەوە بیکەم هەر جائیز نییە زالەبەر ئەوە پێم باشە شتەکان بە ئاشکرا بێ و من وەکو خۆمم و سەسیلیش ئیسلامبوونی خۆی ڕاگەێنێ ئیتر ئاگری جەرگ هەڵی نەگرێت و ژنێکی تری بۆ بێنن. ڕاقی مامۆسا ماکوان ڕاز دەکات ئەوە چارە سەر نییە و ترسناکیشە. شێخ بەرقان لە ڕاستیدا لە سەرتاوە منیش بڕوان بە پلانەکەی نەبووە بەڵام ئەوەی منی ڕازی کردووە سووربوونی سەسیل خۆیەتی و عاشق بوونیەتی دەنا من ناترسم لە ویرسان هەرسی بکە ئێمەش ئاگامان لە ماکوان دەبێ بەڵام دەمەوێت سەسیلم لە دەست دەرنەچێت و قەنەعەت بکە. لەم قسانەدا بووین سەسیل دیار نەما سەیرێکی حەسقیلم کرد و وتم ئەوە کوا سەسیلی برامان بۆ وا بێدەنگی؟ حەسقیل وەڵا بڵێم چی برام گوێم بۆ ئێوە گرتووە ئەوە تووڕە بوو بەجێی هێشتین
کێشەکە لەوەدایە سیستەمی ژیانەکان جیاوازە، بەزەیم بە سەسیلدا دێتەوە و تۆش مافی خۆتا بترسی. ماکوان ئازانی چی برایان و حەنانی خوشکم، هەرچی سەیری ژیانی ئێوە دەکەم ڕێک وەکو ژیانی بەنی ئیسرائیل دێتە بەرچاوم کە لە قورئاندا باس کراوە. ئێوە ژیان و هەڵس و کەوتان زۆر لە جوولەکە و بەنی ئیسرائیلی سەردەمی موسا دەچێ. زۆرێک لە کەسە باشەکانتان بەدەستە خراپەکانتانەوە گیریان خواردووە. شێخ بەرقان ڕاستەکەی وایە ئەگەر ئیجازەمان بدەیت ئێمە دەڕۆین، بەڵام ئەو نووسینەی کە بووم نووسیت ئیتر ناتوانانی لە ڕێگایەوە بانگمان بکەیت. ئەوە تەنها بۆ ماوەیەک ئەو کۆدەمان دایتێ، ببوورە ئەم جارە ناتوانانی بە ئارەزوی خۆت بانگمان بکەیت. ماکوان واتە ئەوە بەس کاتی بوو؟ شێخ بەرقان بەڵێ تەنها بۆ ئەم ماوەیە بوو کە تەنها تا سەسیل موسڵمان دەبێت. ئێمە ناتوانین بە ئارەزوی دڵی تۆ بانگمان بکەیت و بینە لات. ماکوان وەڵا بەداخەوە نەمزانی ئەم نووسینەش ئەکسپایر دەبێت و ماوەکەی بەسەر دەچێت. لەم قسانەدا بووین سەسیل گەڕایەوە وتی فریاکەون، پێدەچێ هەرچیمان کردو و تومانە زانی بێتیان، هەموو شتەکانمان ئاشکرا بوو بێ، بەڵام بە تەواوەتی دڵنیانیم چونکە ویرسان وتی ئاگاداری هەموو شتەکانی نێوانی تۆ و ماکوان و هاوڕێکانی ماکوانم. پێدەچێت لەم ماوەیەدا خۆی بۆ ماکوان ئاشکرا بکە. چۆن خۆشی ئاشکرا دەکات نازانم، لە پڕ کەسیان لە لامدا نەمان و کاتێک هەر خۆم بە تەنیا مامەوە هەرچی هاوارم کرد شێخ بەرقان، حەسقیل، سەسیل، ڕاقی، هیچ وەڵامێک نەبوو. بۆ یەکەم جار لە ژیانمدا لەو کاتەدا بوو کە ترسم لێنیش، لە خۆوە ترسێک چوە دڵم، بەڵام خۆم تێک نەدا و هەر لە دەوروبەری ماڵی خۆمان بووم. خێزانم تەلەفۆنی بۆ کردم و وتی ئەوە چی دەکەی لەوێدا وەستاوی، لەگەڵ خۆتدا قسە دەکەی؟ ماکوان ئەوە خەریکی ئامادەکردنی محازەڕەیەکم بۆ ئەم شەو لە فەیسبوک باسی بکەم. هاتمە ماڵەوە دەستنوێژم گرت و دوو ڕکات نوێژی ترسم کرد. لە دڵی خۆمدا وتم دەموت داخۆ ئەم هیچ و پوسی ترکێیە بە ناوی ویرسان، دەبێت چی لە ژێر سەردا بێت. سەسیل موسڵمان بوو، ئەوەندەی ئاگادار بووم شێخ بەرقان بردبوویە لای خۆیان و ئاگاداری و چاودێری دەکرد. لە هەمان کاتدا وانە شەرعیەکانی پێدەوتەوە، هەر چۆنێک بوو دەیویست بیپارێزێ لە دەستی گروپی ساحیرانی شەیتان و شەیتان بازەکان. لە ڕاستیدا ترسێک لە دڵمدا پەیدا ببوو لەوەی کە ناوی ویرسانیان هێنا بوو. چاوەڕوانم دەکرد لە پڕ دەرکەوێ، دەترسام لە ئاو خواردنەوەم و لە نان خواردنم، تەنانەت نەمدەوێرا بەبێ دەستنوێژش بسمە دەرەوە. ژیانێکی ناخۆش لە ناو ناخ و دڵ و دەروونمدا دروست ببوو، بەڵام بە هۆکاری ئەوەی نادیار بوو ماوەیەک بوو هیچ ڕووی نەدا. ئاسایی بوومەوە، بەڵام هەر ترسی ئەوم هەبوو کە شتێکی نەخوازرا و ڕوو بدە. ڕۆژێک سێرڤیسی ساڵانەی سیارەکەم داگیرسا بوو و بە دوای شەریکەیەکدا دەگەڕام کە بە هەرزان بۆم سێرڤیس بکەن. زۆر گەڕام لە نەرویز دەستم نەکەوت. برایەک گوتی خاڵە ماکوان بۆ ناسی بۆ ئەڵمانیا، لەوێ هەرزانترە و بەلای کەمەوە 500 بۆ 600 دۆلار جیاوازیان هەیە و لەوێژ ئیشت هەیە، تۆ هەر دەڕۆی. قسەکەی لام معقول بوو، بڕیارمدا بڕۆم بۆ ئەڵمانیا. هەر خۆم بووم و کەس نەبوو لەگەڵمدا بێ. خێزانم کاری دەکرد و منداڵانیش لە قوتابخانە و باخچەی ساوایان بوون. بە تەنها کەوتمە ڕێ، چوومە سوید و لەوێەوە بۆ دانیمارک. ماندوو بووم لە دانیمارک، لامدایە بنزین خانەیەک و قاوەیەکم خواردەوە. سیارم پڕ کرد لە گاز و بەرەو سیارەکەم ڕۆشتم. کوڕێکی زۆر بەڕێز لە تەمەنی خۆمدا وتی حازی ماکوان سڵاوی خواتان لێبێ. ماکوان عەلەیکومە سەلام برا. کوڕەکە من ناوم سوورکێوە، خەڵکی سلێمانیم، زۆر متابعەی زەنابت دەکەم، زۆر خۆشەویستی لامان. ماکوان بەڕێز کاک سوورکێ و گیان خوای گەورە خۆشی بوێت و هەردووکمان لە ژێر عەرشی خۆیدا کۆ بکاتەوە. بڵێ ئامین. سوورکێو ئامین. کاک ماکوان پاتری سیارەکەمان نردووە، دابەزی بووم لایەتی سیارەکەم کاری دەکرد، بیرم چوو بوو بیکوژێنمەوە، پاترێکەی مراندووە، ئەتوانین بە سیارەکەی جەنابەت شەحنی بکەینەوە؟ ماکوان بەس من لێی نازانم خۆت دەیزانی؟ سوورکێو بەڵێ کێشەم نییە. ماکوان خوا شاهیدە بۆنیتی سیارەم هەڵدایەوە بە دوای پاتری سیارەکەم دەگەڕام، هەر نەمدەزانی لەکوێدایە. لە دڵی خۆمدا وتم تۆ بڵێ پاتری نەبێ؟ چوون بۆ لای سوورکێ و وتم کاکە بەخوا نایدۆزمەوە، سیارەکەی من بڕوا ناکەم پاتری هەبێ. سوورکێ و بە پێکەنینەوە وتی ڕادەبیری پێمان کاک ماکوان، سیارە هەیە پاتری تێدا نەبێ؟ ماکوان دا ئەگەر ڕاست دەکەی وەرە بیدۆزەوە. سوورکێویش هات تەماشای کرد، وتی لە دواوەی سیارەکەتدایە. دوایەکەی کردەوە هەر نەبوو، پاترەکەی نەدۆزیەوە.
بەو خوایە نازانم لەکوێدایە. ماکوان پەلەمەکە با تەلەفۆنێک بۆ کوڕێکی هاوڕێم بکەم کە فیتەرە. تەلەفۆنم بۆ کرد، وتی لە لای چەپی کورسی دواوەیە. سوورکێو بەخوا ئەمە ناکرێ، ئەگەر زمانەکەت باشە با تەکلیف بکەین لەو سیارە ئۆدیە بەڵکو هاوکاریمان بکە. ماکوان چوون بۆ لایەن بە زمانی نەرویزی قسەم کرد لەگەڵ خاوەنی سیارەکە، وامزانی دانیمارکیە چونکە هەردوو زمانەکە نزیکن لە یەکەوە، بەڵام دیار بوو ئەڵمانی بوو. هەر چۆنێک بوو بە ئینگلیزیە شەق و شڕەکەی خۆم تێمگەیان و ئەویش ڕازی بوو. لە ماوەیەکی کەمدا سیارەکەی سوورکێوی شەحن کردەوە. بە سوورکێوم وت ئەگەر ئیشن نییە من دەڕۆم، دەبێت بچم بۆ ئەڵمانیا. سوورکێو منیش بۆ ئەوێ دەچم. ماکوان دەدوام کەوە با بڕۆین. سوورکێو باشە با بڕۆین. کەوتینە ڕێ. لە ڕێگادا من زۆر بە خێرایی دەڕۆشتم. سیارەکەی ئەویش ڤۆگزڤاگن بوو، زۆر هێواش دەڕۆشت. خۆم لێ نزیک کردەوە پرسییم تەلەفۆنت پێیە؟ ئەویش هەر تێنە دەگەیشت. چوومە تەنیشتیە و جامەکەم کردەوە و وتم مۆبایلت پێیە یاخود نا؟ سوورکێو پێمە شەحنی تێدا نەماوە. ماکوان سوورکێو زۆر خاو دەڕۆی، من ناتوانم وا بڕۆم، تۆزێک پێی لێنێ برا، وا نابێت تا 2 ڕۆژی تریژ ناگەین. سوورکێو زاخۆ من لەبەر تۆ خێرا ناڕۆم. ماکوان نا بە قوربانت بم لەبەر من لێ خوڕە. دەستمان پێکرد کیلۆمەتر نەمهێش لە 200 بێتە خوارەوە. 200 بۆ 220 دەڕۆشتم. بەڕاستی ئەویش باش هات، منافەسەی دەکردم. من لە پێشەوە دەڕۆشتم، لە پڕ سیارەی ئەو دوو کەڵی چوو بە ئاسماندا و سیارەکەشی چوو بە ئاسماندا. منیش بە پەلا هێواشم کردەوە، هاتمەوە سایدی خۆم، بەڵام یەک سیاری تر نەوەستا. بە تەنها من بووم، هەمووی هۆڕینی بۆ لێ ئەدام و جنێوی ئەدا. گوێم بەوان نەدا و هاوارم دەکرد خوایە بیپارێزە. سیارەکەی هەلا بوو. لە دڵی خۆمدا دەموت بەخوا هەمووی هیچ و پوسی من بوو وام کرد لەو کەسە. لەبەر خاتری حەزەکانی خۆم ماڵ و گیانیم لە ناوبر. زۆر بێتاقەت بووم. سیارەکەی کەوتە لاپاڵی زادەکە و منیش خێرا لامدایە سەر زادەکە. دانیمارک زەویەکەی هەمووی تەختە، لاپاڵەکان زۆر نەبوون، بەڵام وێران بوو. ئاگام لێبوو سیارەکەی گڕی تێچوو بوو. هەر چۆن بوو سیارەکەم وەستاند و بەپەل لە بەڕاکردن چوومە لای سیارەکەی. تەماشا دەکەم سوورکێو بە دیار سیارەکەیەوە دانیشتووە، بەڵام لام سیر بوو هیچ کام لە سیارەکانی تر لایەن نادا بەلاماندا هاوکاریمان بکەن. و بە سوورکێوم وت لەکوێ نیشتەجێ؟ سوورکێو من لە سویدم. ماکوان هەوڵ بدە پەیوەندی بکە بە ئەو کۆمپانیایی کە سیارەکەت بیمە کردووە لایەن. سوورکێو سیارەکەم لای کەس و هیچ شەریکەیەک بیمە نەکردووە. ماکوان ئەی کاکە ئەوە زۆر خەتەرە، ئێستا پۆلیس بێت ئەتگرێ. سوورکێو ئەی ئاساییە لەگەڵ سەرکەوم تا ئەڵمانیا؟ ماکوان لە خزمەت تام، بەڵام براکەم ئەو سیارەیە بە ناوی تۆیە، هەر ئەدۆزرێتەوە. سوورکێو ژمارەکەی بە ناوی منەوە نییە، بە ناوی دایکمەوەیە، ئەویش لە کوردستانە و نایەتەوە بۆ ئەوروپا. ماکوان باشە ئەیخوا ئاگای لێیە، بە هەر حاڵەوە کێشەی خۆتە، بەڵام ئازار نییە ئەینەت بم بۆ نەخۆشخانە؟ سوورکێو نا پێویست ناکات، تەنها پشتم ئازاری پێگەیشتووە. ماکوان بەخوا دەترسم گەرما و گەرم بێ، نەکو شوێنێکە شکابێ. ئادەی با تەماشای پشت و سەر و قاسب بکەم، بزانم خوێنی پێوە نییە. تەماشام کرد هەموو لەشی ساغ بوو. پێم وت بڕۆ سەرکەوە با بڕۆین، چونکە ناشکرێ لێرە بەزێت بهێڵم، کارەکەشە زۆر ناتەندروستە. زوو سەرکەوە با بڕۆین. وردە وردە ڕۆشتین بەرەو سیارەکە. دەستم خست بووە سەرملم. لە دوورەوە سەسیلم بینی کە هاوار دەکات و دەڵێ درۆ دەکا ماکوان ئەوە ویرسانە، فێڵت لێ دەکا، وریای خۆت بە. کە سەسیلم بینی لای سیارەکەی خۆمە، دەستی سوورکێو لەسەر شانم نەما. ئاوەڕم دایەوە بۆ لای سیارەکە. نە سیارە ماوە و نە دوو کەڵ و نە هیچ ئاسەوارێکیش. هەموو ئەو سیارانەی کە دەڕۆن لەسەر ئەو زادەیە تەماشای من دەکەن. حەپەسا بووم، نەمدەزانی چی بکەم. بەرەو لای سەسیل چووم تا گەیشتمە لای سیارەکەی خۆم. سەسیلیش دیار نەما. ئەوەندەم نەزانی دوو سیاری پۆلیس گەیشتنە سەرم. لێیان پرسییم کێشە چییە وا لەسەر جادەی خێرا وەستاوی؟ ماکوان وا هەستم کردووە کەسێک لە بان زادەکە کەوتووە و ویستم بچم هاوکاری بکەم، بەڵام دیارە هەڵە بوو. پۆلیس خۆ سەرخۆش نیت و نەت خواردۆتەوە. ماکوان نەخێر مەشروب ناخۆمەوە. پۆلیس ئەتوانین فەحسی کحوولت بۆ بکەین؟ ماکوان بەڵێ بە خۆشحاڵیەوە بفەرمون. یەکێکیان چوو جیهازێکی هێنا، دەبوو فوی پێدا بکەم تا بزان ڕێژەی کحوول لە لاشەمدا چەندە. دوای ئەوەی کە فون پێدا کرد دەرچوو کەسێکی ئاسایم. وتیان ئەی نەخۆشی و کێشی چاود نییە؟ ماکوانش بە پێکەنینەوە وتی
زارێ شێد نەبووم، دڵنیا بن هەر هەڵی چاوم بووە، ئەشێد ماندوو بووم لە ڕێگادا لە بنزینخانەیەک لا ئەدەم و هەندێک پشوو ئەدەم. هەموو دەستمان کرد بە پێکەنین و یەکترمان بەجێهێشت و پۆلیسەکان ژمارەیەکیان دامێ و وتیان ئەگەر هاوکاری پێویست بوو پەیوەندیمان پێوە بکە. منیش زۆر سوپاسیانم کرد و داوای لێبوردنم کرد کە بە هۆکاری منەوە ماندوو بوون. سواری سیارەکەم بووم و وردە وردە کەوتمە ڕێ، هەرچی قورئان لەناو سیارەکەمدا بوو خستمە سەری و دڵم بە پەلەپەل لێ ئەدا و ناچار جارێکی تر لامدایەوە لە بەنزینخانەیەک و دەستم کرد بە دۆندرمە خواردن. دنیاش ساردا، هەواڵی جێگەی خەوم پرسی، ئەوانیش ناونیشانی هۆتێلێکاندا پێم و بۆ پشودان چوومە ئەوێ. جارێ هەر لە ناو خاکی دانیمارکدام، کاتژمێرێکم ماوە بسمە خاکی ئەڵمانیا، بەڵام ناچار بووم لا بدەم. کاتژمێر 6 ئێوارەیە. چوومە ناو هۆتێلەکەوە داوای ژوورێکم کرد، خێرا دەستنوێژم کرد و نوێژی شێوان و عیشان بە قەسر و جەمع کرد و لێ خەوتم. ئەوەندە ماندوو بووم کاتژمێر 6 بەیانی خەبەرم بۆیە و چاوەڕوانی نوێژی بەیانی بووم. تەماشای کاتی نوێژەکانم کرد لە دانیمارک. هێشتا کاتی مابوو، ناسار خۆم شۆرد و مامەوە تا چارەک بۆ 7 بەیانی. نوێژم کرد و هاتمە خوارەوە بۆ ئەوەی نان و چای بەیانی بخۆم. وتیان سێشخانە کاتژمێر 8 دەکرێتەوە. چاوەڕێم کرد و لە هۆڵی چاوەڕوانی دانیشت بووم. ئەنجا ئەو شوێنی کە من لێ بووم پێیان دەوت مۆتێل. مۆتێلش ئەو جێگایەیە کە لە هۆتێل گەورەترە. لە ئەوروپا زیاتر بۆ ئیسراحەتی گەشتیاران لە سەرزادە گشتیەکان هەیە. کچێکی ناسک و جوان هاتە لام و وتی قاوە دەخۆیتەوە بۆت بهێنم؟ لە دڵی خۆم داوتم ئەمیش لە جەماعەتی ویرسان نەبێ. لە ترساندا وتم نەخێر، چاوەڕێی نان و چای بەیانیم، تا نان نەخۆم قاوە ناخۆمەوە. لە ڕاستیدا ڕێک پێچەوانەکەشی ڕاستە، چونکە تا قاوەیەک نەخۆم نان و چای بەیانیم بۆ ناخورێ. ناچار تا کاتژمێر 8 چاوەڕوان بووم. چوومە ناو چێشخانەکە و دەستم کرد بە نان خواردن. هەستم کرد مێشکم سافە، هەستان بکەومە ڕێ بۆ ئەڵمانیا. لە دەرەوە لای سیارەکەم سەسیل چاوەڕێ دەکردم کە ئەوم بینی ئاوڕمدایەوە بە ئەملاو لای خۆمدا، نەکو کەسێک بڵێ شێت بۆ قسە لەگەڵ کێ دەکا، چونکە دڵنیا بوون لەوەی کە تەنها من دەیان بینم. زۆر تووڕە بووم، نەمدەزانی داخی دڵی خۆم بە کێ بڕێژم. سەسیلش وا وەستاوە، هاوارم کرد و جنێوێکم پێیدا وتم ئەو بوا دەکەن بە من. سەسیل خۆت بێ ئەقڵ مەکە، ئەگەر من نەبوومایە لەوانەیە شتی خراپت بەسەردا بەهاتە. ماکوان ئەی بۆ ڕۆشی لەو کاتەدا بۆ نەمایتەوە، ڕات کرد و منت بەجێهێشت. سەسیل ئەزانی چ شەڕێکمان توش بوو لەوێدا لەگەڵ جەماعەتی ویرسان؟ ئەزانی چەند کەسمان لە یەکتری بریندار کرد و یەکێکیش لەوان تۆ خۆشبی؟ ئەزانی شێخ بەرقان بریندارە لەگەڵ حەسقیل؟ شێخ بەرقان خۆی هاتە شەڕەکەوە، خۆ تۆ ئاگاد لە هیچ نییە. ماکوان نەوەڵە ئاگام لە هیچ نییە، خۆ جنۆکە نیم کاکە، چی بووە بۆم باز بکە؟ سەسیل ئەی ناچی بۆ ئەڵمانیا؟ ماکوان با بڕۆ سەرکەوە، دەرگاکە نەکرایەوە، تا من چوومە ناوەوە. سەسیل دانیشتە بوو. ئەو چۆن هاتیتە ناوەوە؟ سەسیل لە کوونی ئەو جامەوە هاتم کە تۆزێکی کراوەتەوە. ماکوان بۆم باز بکە چی ڕوویداوە؟ سەسیل ویرسان دەیەوێت دووشت بکە، تۆڵە لە شێخ بەرقان و منیش بکاتەوە، ئەویش بە هۆکاری منەوە، دوایش تۆ بەرێتە ڕیزی خۆیان و ئیسباتی بکە بۆ گروپەکە کە ئەو بەتوانایەوە من نەمتوانی، بەڵام ئەو لە ئێستادا هیچ ئازارێک بە تۆ ناگەیەنێ. دەزانێت تۆ لە جۆرە کەسانی هەتا ڕقبەرقێت لەگەڵدا بکات تۆش ڕقتر دەبی، بەڵام ئەو دەیەوێت بە نەرمی لەگەڵتدا بڕوە و نایەوێت تووڕەت بکە. ماکوان جا تۆ ئەمانە سوزانی. سەسیل لە ڕێگەی ویستانەوە پێم دەگاتەوە. ماکوان بە پێکەنینە وتی ئێ عشقیش باشە، بەس نییە ئەو عنسوورە جاسوسە شت هەیە؟ سەسیل خۆ هەموو بۆ یارمەتیدانی تۆ کار دەکەین. ماکوان یارمەتیدانی چی؟ قورتان کردووە بەسەرمە، بە تایبەتی تۆ سەسیل، ئەمە هەمووی پەنی تۆیە پێمانەوە، ئایا ئەم شتە ئەزانی یاخودنا؟ سەسیل ئەو دەتوانێت یەک کار بکە، لە ڕاستیدا دووشتت لێ بکە، بیزانە قەرزارت دەکات و پاشان لە خێزانت زیاد دەکاتەوە. ماکوان حەدی چییە؟ قابی لە منیش ئەوەندە دەست و پێس و تاو نیم. سەسیل نەموتوە کردوێتی، بەڵکو دەڵێم هەوڵی بۆ ئەدا بۆ ئەوەی پلانەکەی بزانی. ماکوان ئەی حەزی برام وەزعی چۆنە؟ شێخ بەرقان باشە؟ سەسیل نەوەڵا حەسقیل باش نییە، بەڵام شێخ باشترە. ماکوان چۆن بڕۆم سەردانیان بکەم؟ سەسیل خۆ ئەمە کوردستان نییە تا شربەتی نادری بۆ بەری بۆ خەستەخانە، تۆ دەزانی شوێنی پشووی ئێمە لە کیشوەرێکی ترە؟ ماکوان
باشە دەی سەسیل تۆش فێر بوویتە ڕائبێری باسی شەربەتی نادرمان بۆکەی. سەسیل بڕوا بکە ماکوان کێشەی تۆ و خەڵکی تریش ئەوەیە کەەوە خۆتان تەماشای ئێمە دەکەن کاکە ئێمە زۆر جیاوازین. ماکوان دەزانم قابلە نەزانم ئێوە زنۆکەن و منیش مرۆڤم، بەس پرسیارێک سەسیل چۆن بێمە ناو ئەو شەڕۆ و بەشدار بم بەڵکو یەک دوانێک لە شەیتانەکان بکوژم و خێرەکەی ئەکەین بە دوو کەرتەوە. سەسیل بە شێخ بەرقان بڵێ ئەو دەتوانێت بتخاتە ناو ژیان و کای ململانەی ئێمەوە. ماکوان سەسیل چیتان لە من دەوێ؟ سەسیل 8 ساڵن نازانی؟ ماکوان با دەزانم دەتانویست و دەتانەوێ بمکەنە شەریکی شەیتان، منیش حەز بە کارکردن دەکەم لەگەڵ ڕەحمان، بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ماکوان بە تەنها ناکرێ بچن بۆ لای کەسێکی تر؟ سەسیل چەند جار ئەو پرسیاری تۆم دەگەیان بەڵام شتێک لە تۆدا هەیە ئەوان ئەویان لا مەبەستە کە لە زۆربەی خەڵکی تردا نییە، منیش نازانم ئەو شتە چییە. ماکوان لەوانەیە خوێنەکەم بۆ زنۆکە ببێ قسەیەک بکە کە جێگەی باوەڕ بێ. سەسیل باشە بۆچی نایی بڕۆین بۆ کەناری دەریای دیتە، لەوێ زۆر شت دەبینیت و لێی تێدەگەی. ماکوان ئەمەیان لەکوێیە؟ سەسیل نزیک هیندستان و پاکستان و ئەفغانستانە. ماکوان ئەزانی تۆش زۆر نەزانی، من هیچ ناکەم دێم بۆ ئەوێ. سەسیل جا کەیفی خۆتە، من بۆ خۆت دەڵێم من دەبێ بڕۆم، ئەوە کۆنتڕۆڵی ئەڵمانیایە، ئێستا داوای پاسپۆرتت لێ دەکەن. ماکوان ئەی تۆ پێت نییە خۆی بکردایە بیان گرتیتایە باش بوو. سەسیل من ئێستا براتم بۆ پێت خۆشە ناڕەحەتم بکەن و بگیرێم، ئەزانی چەندە شەڕم کردا لەسەر تۆ. ماکوان موسڵمان سەرسەر و سەرساوم، بەڵام سزن جێگای پیاوچاکانە، دەمەوێ بگیرەی بۆ ئەوەی ببیتە پیاوچاک. سەسیل ڕادەبێری دەزانم، بەڵام ئاگاداری خۆت بە، شێخ بەرقان ناردمی بۆلات، دەیوت ئەوەی کە پێم دابوو بیخوێنێ بە پشتیوانی خودا یەکسەر دەگەینەوە لای. ماکوان وەرە نەڕۆی، لام نەماوە لەکوێ بیهێنم لە نەرویزە. سەسیل ئەوە کێشەی خۆتە، بڕۆ خوات لەگەڵ. لە دوای ترسێکی زۆرەوە بەرەو ئەڵمانیا بەڕێکەوتم، نەم دەزانیت چیتر ڕوو ئەدا، لە هەمووی ناخۆشتر ئەوە بوو کە تەنها بووم. دوای ئەوەی لە کۆنتڕۆڵی ئەڵمانیا دەرچووم، هەر چۆن بوو بە پەلا لە ناو خاکی ئەڵمانیا وردە وردە کەوتمە ڕێ بەرەو کۆڵن، نزیک مزگەوتێک بوومەوە لەوێ پشوو بدەم. دوای 7 کاتژمێر لێخوڕینی سیارە، پاشان چوون بۆ شاری نۆیس، لەوێ هۆتێلم گرتبوو، نزیک کاتژمێر 10 شەو گەیشتمە هۆتێلەکە. لەو ژوورەی کە بۆ من دیاری کرابوو دوای خۆشوردن هاتمە دەرەوە، تەماشام کرد شێخ بەرقان دانیشت بوو لە ژوورەکەدا. شێخ بەرقان ماکوان گیان ئەسەلام عەلەیکوم. ماکوان وعەلەیکوم ئەسەلام دەنگ و باستان چۆنە؟ حاڵ و گوزەرانی تۆ و حەسقیلی برام چۆنە؟ گوایە لە شەڕدا بوون، بە گوێری قسەی سەسیل بێ، منیش نەمزانی بڕۆی پێ بکەم یاخود نا. شێخ بەرقان ڕاستی کردووە لەگەڵت، من ناردم بۆلات، زۆر ماندوو بووین، ئەم چەند ڕۆژە ئاگاداری خۆت بە، بە تایبەت ویرسان زۆر خەتەرە، ئەو جنە لە جنسێکی زۆر ترسناکە و ماندووبوون لە ناویاندا زۆر درەنگ دەست پێ دەکە. ماکوان جا شێخە گیان ئەی من چی بکەم؟ خۆی کردبوو بە سوورکێ و ناوێک و سیارەکەی هەلا هەلا بوو، کەسی خۆشی بریندار نەبوو، کە سەسیلم بینی نەما و نەمزانی چی ڕووی داوە. ئینجا من چۆن خۆم لە ناو ئەو هیچ و پوچە بپارێزم کە ئێوە دەڵێن تەنانەت خوێندنی قورئانیش کاری لێ ناکە. شێخ بەرقان ماکوان لە مردن دەترسی؟ ماکوان ئەی هەر ئەو ڕۆحەم هەیە کە من خاوەنیم، هیچی ترم نییە لی بترسم، ئەویش لەبەر خۆم لی ناترسم، لەبەر ئەوەی 2 منداڵم هەیە، هەز دەکەم ئێستا پێویستیان بە منە، دەنا لە ڕاستیدا مردن لای من تەنها دەرگایەکە لە ئەم ژیانەوە بۆ ژیانێکی دیکە. شێخ بەرقان زۆر باشە سەرەتا فێر بە کە مردن دیاردەیەکی تەندروستیە بۆ ئێمەی زنۆکە و بۆ ئێوەی مرۆڤیش. ماکوان من دەمرم، دیاردەی تەندروستی چی؟ شێخ بەرقان ڕاستە دەمری، ئەو دیاردە تەندروستیە گەڕاندنەوەی هێز و توانای لاشەی بۆ تۆ لە ژیانێکی ئاسایی بۆ ژیانێکی خلود و بێ کۆتایی، واتە سەر لە نوێ پرۆگرامی نوێ لە تۆدا بەرجەسە دەبێتەوە، واتە بە زمانی زانستی ئەپدەیت دەکرێتەوە، ژیانێکی نوێ لە لاشەدا دەست پێ دەکاتەوە. لە ئێستادا ژیانێکی دنیایی دەژین، نەک ژیانێکی بەردەوامی، بەڵکو ژیانێک کە دەستپێکی هەیە و ناوەندی هەیە و کۆتاییشی دەبێ، ئەوە ژیانی ئەم دنیایەیە کە دەژین، ژیانی دنیا کە خودای پەروەردگار ناوی لێ ناو لە قورئانەکەیدا بریتێ لە ڕابردوو ئێستا و هەروەها هەوڵدانە بۆ داهاتوو. ئەمە زۆر بە سادەی ژیانی ئەم دنیایەیە کە تێیدا دەژین، ئەم ژیانە سیستەمی وایە و ناتوانرێ بگەڕێیتەوە سەری و ئەڕوات و لەسەر کەسیش ناوەستێ.
بەڵام کە مردن دەست پێ دەکات تەواوی ئەو ژیانی کە تێدا دەژین کۆتایی دێ بۆ ژیانی دنیایی، کۆتایی دێ بۆ زیندوی هەمیشەیی یاخود خولود، ژیانی دنیا لەگەڵ زیندوی جیهانی قیامەت یاخود لە بەهەشت دوو ژیانی زۆر جیاوازە. ئەو دیاردە تەندروستیە بۆ ئەوە دەست پێ دەکات. ماکوان ئەی خۆ هەموو کەس ناسێتە بەهەشت، ئەی بۆ ئەوانەی کە دەستن زەهەنم ژیانیان چۆنە؟ شێخ بەرقان تۆ جارێ وازە دۆزەخەکە بهێنە و بگەڕێەوە بۆ بەهەشت بۆ ئەوەی جیاوازیەکەت بۆ دەربکەوێ. ژیانی بەهەشت وەک ژیانی دنیا نییە، نە داهاتووی هەیە و نەڕابردووە نە ئێستا، بەڵکو خولودی هەیە، واتە ژیان هەمیشەییە. خۆی پەروەردگار دەفەرموێ خالیدینە فیها ئەبەدا. ئەگەر جوان تەماشای ئاەتەکە بکەیت لەگەڵ ژیانی خولوددا باسی بێ پایانیش دەکا، کەواتە مردن بۆ ئەو کەسانەی دەستنە بەهەشت دیاردەیەکی تەندروستی 100%. بەڵام لە جەهەنەمدا ژیان هەروەک ژیانی ئاسایی دنیاە، خەفەت دەخۆیت و خواردن دەخۆی، خەوت دێت و تیونێت دەبێ و هەروەها وەک ژیانی دنیا وایە. تەنانەت خوای گەورە دوو وشەی جیاوازی بەکارهێناوە لە بەرامبەر ژیانی بەهەشت و جەهەنەم و دنیادا. بۆ ژیانی دنیا و جەهەنەم ئەعیشی بەکارهێناوە، بەڵام بۆ بەهەشت یحیای بەکارهێناوە. ئەگەر بتوانم بۆ دووەرگەڕمە سەر زمانی کوردی واتە ژیانی دنیای و زیندووبوونەوەی هەتا هەتایی. ماکوان وەڵا شێخە گیان واد لێ کردم مەرگ بە پارە بکڕم. شێخ بەرقان نامە بەستم تەنها ئەوە بوو کە بزانی مردن ترسناک نییە وەک ئەوەی کە هەندێک موسڵمان لی دەترسێ، چونکە مردن پێویستە موسڵمان بۆی بژی، ئامۆژگاری پێغەمبەری ئازیزمانە. ماکوان باشە شێخە گیان من چی بکەم لەم حاڵ و گوزەرانەی کە ئێستا تێیدا دەژیم؟ شێخ بەرقان چەند شتێکت فێر دەکەم و ئیتر دەڕۆم کە هەرگیز ناتوانێت بێ بەلاتدا. بڕوا ناکەم بە زووی بمبینیتەوە یان بۆ ئەبەدی نامبینیتەوە. ماکوان بۆ شێخە گیان بۆ بێ هیوام دەکەی؟ بەخوا حەز دەکەم هەمیشە لە خزمەتتاندا بم. شێخ بەرقان جوان گوێ بگرە ماکوان گیان، کاتی موزامەلەی زۆرمان نییە. لەم حاڵەتتدا پێویستە نوێژەکانت لە کاتی خۆیدا بێ و دەستنوێژی جوانی بۆ هەڵبگیری. ماکوان جا شێخە گیان ئەوە تۆ بڵیت و نەیڵێی هەر دەیکەین نوێژ و دەستنوێژ فەرزە، ئەمە گرنگیەکەی لە چیدایە؟ شێخ بەرقان پەلەمە کە بزانە چی دەڵێم. ماکوان ببوورە یا شێخ بە سادە هاتە بەرچاوم چارەسەرەکە کە خۆم ڕۆژانە بیکەم. شێخ بەرقان ماکوان گیان سادە نییە، زۆربەی موسڵمان نایکات و تۆش لەو موسڵمانانەی کە نایکی. مەبەستمە نوێژە فەرزەکان بە تایبەت لە کاتی خۆیدا بکرێ، چونکە هەموو نوێژەکان لە بەرەبەیانی دەرکەوتنی تیشکی خۆرەوە دەست پێ دەکات تا کۆتایی تیشک کە هیچ شەیتان و جنۆکەیە کاریگەری نامێنێ. ئەگەر دەستنوێژ و نوێژەکان لە کاتی خۆیدا کردبێت بە جەماعەت یاخود ئەگەر بە تەنهاش بێت گرنگە لە کاتی خۆیدا بکرێت و زۆر کات نەڕوا بەسەریدا، چونکە مرۆڤ لەو کاتەدا بارگاوی دەبێ بە بارگەیەکی شێوە کارەبایی کە هیچ زۆرە جنۆکە و شەیتانێک ناتوانێت لێی نزیک ببێتەوە. ئەو 5 فەرزە نوێژە و لەگەڵ شۆردنی ئەو 5 جێگایی کە لە کۆتایی لاشەی مرۆڤدایە. بەڵام ئاگادار بە مەبەستم تەزووی کارەبای ئێوەی مرۆڤ نییە، بەڵکو هاوشێوی تەزوویەکی کارەباییە کە هیچ زۆرە شەیتان و تەنانەت جنۆکە سادەکانیش ناتوانن نزیکتان بکەونەوە مەگەر ئەو کەسێک کە خۆی نوێژ دەکات لە جنەکان. ئەو بارگە کارەبایە لەسەر لاشی ئەویش پێچەوانە دەبێتەوە، توانای دەبێ بێتە لاتان و قسەتان لەگەڵ بکە. ماکوان ئەمە زانیاریەکی نوێ بوو بۆ من شێخ بەرقانی بەڕێز. شێخ بەرقان بۆ ئەوەی بزانی لەوە گرنگتر ئەو وزەی کە دێتە لاشی ئێوەی مرۆڤ لە ڕێگای نوێژ و دەستنوێژەوەیە. ساڵانەژ وزەیەکی بەهێزتر دێتە لاشەتان بە هۆکاری ڕەمەزان کە لە شەوی لەیلەتول قەدردا زیاتر لاشەی مرۆڤەکان پڕ دەکا. مرۆڤ کە دەچێتە حەز زیاتر لە وزەیە لە لاشەیدا جێگیر دەبێ، هەروەها بەخشینی سەروەت و سامانیش زیاد دەکا. زیاتکا دەکەم بەردەوام ئەوەی پێم وتی بیکە و بە پشتیوانی خودا بە دوور دەبی لە هەموو بەڵە موسیبەتێکی شەیتان. بەردەوام بە لەسەر خوێندنی زیکر و قورئان و خوێندنەکانت. دڵنیا بە خودای گەورە پشت و پەنای هەمووانە و گەورەترە لە هەرسی ئەم بوونەی کە هەیە و خۆی خاڵقە. تۆ لە تەرەفی خودای گەورەی، بیرتە ئەم قسەیت بۆ هەمومان دەکرد. تۆ تەرەفی خوای و ئەوەی دوژمن تا تەرەفی شەیتانە. تەوەکولت بەو بێ. ماکوان بارەکەڵڵاو فیکم شێخە گیان، خوای گەورە لە منتان نەسێنێ. شێخ بەرقان براکەم زارێ خواد لەگەڵ من دەڕۆم لێرەوە ماڵ ئاوایت لێ دەکەم. لە زیاتی هەموو هاوڕەکانمان لە جیهانی ئێمەی جنۆکە سڵاوی منیش بەو خەڵکە دڵسۆزە بگێنە کە وەک تۆ ئێمەیان خۆش دەوێ و پێیان بڵێ ئێمە برا و پشتیانین، لە ئێمە نەترسن بەڵکو لە شەیتان و جنۆکە بەد ئەخلاقەکان بترسن کە خۆیان دایان کەنا هاوڕێی خۆیان. خواد لەگەڵ بێت.
ماکوان کە تەماشای خۆمم کرد لەو کاتەوە بە خاولی حەمامەوە قسەی لەگەڵ دەکەم بەڵام ناسار وتم خواد لەگەڵ سەربەرزی دنیا و قیامەت بن کە سرم بەرز کردەوە ئەویش دیار نەمابوو. لێرەشەوە کۆتایی بە کتێبی دووەم دەهێنین چاوەڕوانی سەرەتایەکی نوێ بن لە کتێبی سێمدا بە پشتیوانی خودای پەروەردگار. لێرەش گەیشتین بە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.